سڵاو و بەرەکەتی خی گەورە بڕژێ بەسەرتانە و بەناوی خوا دەسەکەین بە بەرنامەی ئەمڕۆمان خۆشحاڵین لاڵقەیەکی تری بەرنامی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارانمان خزمەتتانین بۆ ئەوەی کە کۆمەڵێک بڕگە و بابەتی تایبەت و بەسوود بخەینە بەردەم ئێوەی خۆشەویست و پێشکەشتان بکەین. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانمان لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین کە هەمیشە و بەردەوام بەختەوەری و ئاسوودەیی لە نێو ماڵەکانتان دابن ئینشاءالله. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو تۆرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. باز لە ئەو گرفتانە دەکەین کە تووشی ئۆتۆمبیل یاخود شۆفێران دەبێتەوە لە وەرزی بارانبارین دابزانین. گرنگە کە پێدەنێنێ وەرزی بارانبارین و وەرزی سەرماوە شۆفێر چۆن چێکی ئۆتۆمبیلەکەی بکاتەوە ئەو شتانە چین کە دەبێت ئاگاداریان بێت و بۆی کە گرفتێکی بۆ دروست نەبێت. بۆ بەتایبەتی تر ئەو شۆفێرانی کە پێدەچێت لە ئێستادا یەکەمین تەجروبەی ژیانیان بێتە نێو شۆفێری و ئۆتۆمبیل لێ بخڕن زانین دەبێت ڕەچاوی چی بکرێت و بۆی کە گرفتمان بۆ دروست نەبێت. دەزانین کە ئۆتۆمبیل پێویستی بە کۆمەڵێک چێککردنەوە هەیە هەر لە ڕۆن و هەر لە تایە و هەر لە باتری و کۆمەڵێک شوێنی دیکەی. زانین تا چەند گرنگە کە پێدەنینە وەرزی بارانبارینەوە ئاگاداری ئەو ڕێنمایان نەبین کە گرنگە بۆ ئۆتۆمبیلەکانمان لەو بارەی و میوانێکمان دەبێت کە شارەزای لە بواری ئۆتۆمبیل و میکانیکدا زیاتر گفتوگۆ دەکەین و تۆڕیاماندا. بەڵێ کاک دانیار چۆن ماڵەکانمان پێویستیان بەوەیە لە وەرزی هاوین یاخود لە کاتی هاتنی وەرزی زستانە گەرم و گوڕدای پۆشین و جێگە ڕاخۆینەوەی کە خانمان خەریکێ بن لە سەرەتای وەرزانەیە بێگومان ئۆتۆمبیلەکانیشمان پێویستیان بە ئامادەکاریە بۆ وەرزی سەرما. دیارە لەوانەیە هەمومان گوێبیستی ئەوە بوو بێتین کە بەیانیان باشترین کاتە بۆ وەرزشکردن هەم چست و چالاکی و وزەیەکی زۆر دەدا بە ئەو کەسە بۆ ئشوکارەکانی ئەو ڕۆژەی هەم تەندروستێکی زۆر باشی پێ بەخشێ و کاتێکی پڕ بەرەکەتیشە. هەر خۆمان لە ناو دینی ئیسلامە ئەوەمان هەیە کە بەیانیان کاتێکی پڕبەرەکەتە و هەمیشە تەوسیەکرێن و ڕێنماییەکرین بۆی کە بەیانیان زوو هەستین لەخەو و دەستکەین بە ئیشوکارەکانی ئەو ڕۆژەمان. هەر لە سەرم بابەتە ئەمڕۆ قسەکەین لەسەر گرنگی وەرزشکردن لە کاتی بەیانیانە. ئایا بۆچی ئێمە لە ڕووی زانستیەوە ئەم کاتە زۆر بە گونجاو زانین بۆ وەرزشکردن و لێرە ڕاهێنەرێکی بە ڕێز میوانمانە بێت و زیاتر ئەو پرسیارانەمان بۆ ڕوونەکاتەوە. تاسەرا لەو بارەیەوە ڤیدیۆکمان هەیە کۆمەڵێک وەرزشەوان بەیانیان نزیک بە کاتژمێر 5:30 دەچین وەرزشەکەن تاوەکو 6:30 ینی کاتژمێرێک وەرزشێکی زۆر باشەکەن. چەندەم گروپە تەنها وەرشی بەیانیان ئەنجام نادەن، شاخەوانی و پاسکی سواری و کۆمەڵێک وەرشی دیکە ئەنجام دەدەن. بەشێکی زۆریشیان کەمێک تەمەنیان هەیە ئەوەی کە گرنگە لە هەموو تەمەنێکدا وەرزش ئەنجام بدرێت و بە تایبەتی تر لەو تەمەنانەدا ینی دواتر ڕاهێنەری وەرزشەکەمان باسی دەکات کە گرنگێکی تایبەتی هەیە بۆ لە شولارمان بۆ تەندروستیمان. لەو تۆرێماندا زیاتر گفتوگۆی گرنگی وەرشی بەیانیان دەکەین. وەروەها لە تەوری سێمی بەرنامەکەماندا پرۆژەی نوری قورئان بۆ لەبەرکردنی سوورەتی کەهف کە لە شاری هەولێر ئەنجام درراوە. ئەمە دووەمین پرۆژەی ئەو گروپەیە کە ڕایانگەیاندووە پێشووتر پرۆژەیەکی ڕاگەیاندوو بۆ لەبەرکردنی سوورەتی مولک لە ئێستادا ئامادەکاری دەکەن بۆ تاقیکردنەوە کە ڕۆژی داهاتوو تاقیکردنەوە کە لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. نزیک بە 5300 کەسێک بەشداریان کردووە لەو پرۆژەیەدا. بزانین ئاماژ لە پرۆژەکە چییەوە چۆن هاوڵاتیان دەتوان بەشدار لە پرۆژەکەیاندا. گفتوگۆ زیاتر دەکەین لە تەوری سێم لەگەڵ میوانەکەمان کە لە هەولێرەوە لەگەڵماندا دەبێت. زۆر باشە عزیزان، ئەچینە لای پلەکانی ئەو هەوا بزانێکین بۆ ئەمڕۆ کەش و هەوا لە چەنار.
وەرە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە ئەتەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لەو گرنگترین ئەو هوشیارانە دەکەین کە شۆفێر پێویستە ئاگاداری بێت لە وەرزی بارانبارین لە وەرزی سەرمادا ئیدی دوای کۆتایی هەتنی وەرزی گەرماکە لە وەرزشدا پێویستە ئۆتۆمبیل ئاگاداری بین ئەو شتانی کە پێویستێتی لە وەرزەدا بووی جێبەجێ بکەین بەڵام لە ئێستادا کە پێدەنین وەرزی بارانبارین و بزانین ئەو شتە گرنگانە چین کە شۆفێر دەبێت ئاگاداری بێت لە ئۆتۆمبیلەکەیداوە تا چەند گرنگە شۆفێر ئەو ئۆتۆمبیلی کە پێیەتی تەواوی زانیاریەکانی لەسەر بزانێت و پێویستە چه بابەتێک یاخود چه زانیاریەکی زیاتر بزانێت لەوەی کە لە وەرزی بارانباریدا چۆن شۆفێری بکات وە چۆن ئاگاداری ڕێگەوبانەکان بێت و چۆن ناوە چێکی ئۆتۆمبیلەکەی بکاتەوە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک محەممەد عومەر بەڕێوەبەری کۆمپانیای حەکیم. کاک محەممەدیان زۆر بەخێر بێن. زۆر سپاس. زۆر سپاس. کاک محەممەد ئەگەر لەوە دەست پێ بکەین باز لەو کۆمپانیای ئێوە بکەن کار و چالاکیتان چۆنیە چۆن خزمەت بە شۆفێران و ئۆتۆمبیلەکان دەکەن. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە هیوادارم بتوانین ئەمڕۆ بەیەکەوە سوودێک بگەێنین بە بینەرانی کەناڵەکەتان. سەبارەت بە کۆمپانیاکەی ئێمە کۆمپانیای حەکیم بۆ ماوەی ساڵەکە ئێمە دامەزراوین کە ئەتوانین بڵێن خۆشبەختانە یەکەم کۆمپانیای سێرڤیسی سیاراتین لە عێراق کە دروست بووی لە مەجای لۆجستیک یعنی متحرک و گەڕان. ئامانزمان لە کۆمپانیاکە ئەوەیە کە بتوانین کات بگەڕێنینەوە بۆ خەڵک کە ئەمە کێشەیەکی سەرەکی شۆفێرانە لە ئێستاانی کە تووشی کێشەیەک ئەبێ سیارەکانیان ئەمڕۆوایان لێت نازانن چۆن پەنا بۆ چێبەرین و هانا بۆ چێبەرن و چۆن ڕووبکەنە ئەو شوێنانە و چێ اختیار بکەن و هەڵبژێرن کە تا بتوانن بە ئاسانترین کات و بە کەمترین کات سیارەکانیان بۆ حەل بکرێت و دوای ئەوە متمانە گەڕانەوەی متمانە بۆ شۆفێر کە ئێمە لەو ڕوانگەیەوە حەکیممان دامەزراند کە بتوانین وەکۆڵێ جارێکی تر متمانە بگەڕێنەوە بۆ شۆفێران کە متمانە بکەنەوە بەو سەرڤیسانی کە پێشکەشیان ئەکرێت یعنی چونکە بەسەراحەت ئەڵێم یعنی ئێمە فەراغێکی گەورە هەبوو لە وەکۆڵێ لە بازاڕی سیاراتی ئێمە ئەویشەوە بوو کە متمانە نەبوو لە لای شۆفێران نەی ئەزانی کە خەلەلێک دروست ئەبوو لە سیارەکەیە نێزانی لە لای چێ ئیشەکە بکات و لە لای چێ چاکی و تا ئەم کاتەش هەر بەردەوامە بەئەکید. بەڵام ئێمە ینی خۆشبەختانە هەستین بەم کارە کە ئەوەش ئەوە بوو کاتێکی زیاتر بگەڕێنینەوە بۆ شۆفێران و زائیدەن لەگەڵ ئەوەشا بتوانین جارێکی تر متمانەیەکی تر دروست بکەینەوە لە لای شۆفێران کە بتوانن بە دڵێکی مرتاحەوە سیارەکانیان چاک بکەن بە پێی زەمان و بە پێی کوالیتی. دەکرێت هەر ئەم متمانەی بۆتە جیاوازی نێوان ئێوە و بوون فیتەرەکان ئێمە بەسەراحەت ئەمەی ئێمە دروستمان کردووە ینی خۆی مهمترین شت ئەوەیە کە کۆمپانیایەک دا ئەمەزرێنی ئەبێ بزانی یعنی ئیش و کارەکان و چالاکی ئەم کۆمپانیا چییە. بەسەراحەت کۆمپانیا ئێمە کە ئێماڵێن سەرڤیس یعنی خزمەت گوزاری ئەبێت لە واتای سەرڤیس تێبگەین ینی تێبگەین کە معنای سەرڤیس ینی چی لە کورد ینی کە ئیشی لەسەرەکەی بەداخەوە ئێمە توانین بڵین ینی وای لێ هاتووە کەلیمەی سەرڤیس وەکو خۆی بەکار ناهێنین ینی ناتوانین ئەدای ئەو کەلیمەیە بکەین. ئێمە بێت ینی بە خۆشحاڵیەوە ئێمە تا ڕادەیەکی زۆر باش توانیمانە ئەو شتە پێڕۆ بکەین لە ناو لەگەڵ وەکوڵە بەشداربووەکانمان و لەگەڵ کەستمەرەکانمان کە ئیشیان لەگەڵاکەین. ئەلحەمدوللا تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بین و بە فیدباکی ئەو کەسانشی کە ئیشمانە گەڵا کردوون و ئینشاءڵڵا هەوڵ ئەین بەرەو باشتر و بەرەو چاکتریش بڕۆین. محەممەد ئێستا لەگەڵ کاکدانیارە باسیەوەمان کرد کە چۆن ئێمە لە ناو ماڵەکانمانە وەرزی زستانیە بێژێکە ڕابخەین و ئامادە سازی بکەین بۆ وەرزی زستان. ڕاستە ئەم شتا بۆچی بۆ ئۆتۆمبیلەکانی ڕاستیان ئۆتۆمبیل ئامێرێکی بێگیان و بێڕۆحۆ ئێمە تەنها بۆ جوڵەکردن بەکارێن بەڵام پێویستی بە ڕۆنگۆرین و دانانی ئاوی تازە و ئەم جۆرە شتانە بێ لە وەرزی زستانە. بەسەراحەت شتێک هەیە من ئەمە لێەوە دەست پێ بکەم ئەڵێ هەر شتێک کە خزمەتی کردی ئەبێ خزمەتی بکەیتەوە یعنی ئێمە ئەمڕۆ ئەنی وەکو ئەڵێ ئۆتۆمبیل بۆتە کەرەستەیەکی وەکوڵێ گرنگی ژیانمان کە زۆرێک لە کارەکانی ڕۆژانەمان پێ بۆ ئاسان ئەکات لە کاتی گەیاندنمان هەیە ئەنی بۆ هەر شوێنێکە بمانەوێت. ئەم
وەکوڵە ئەم کەرەستەیە کە ئەوەندە گرنگ بێت لە ژیانی ڕۆژانەمانە دی ئەبێت گرنگیشی پێبی هەتا بۆ ئەوەی لەگەڵ یا بەردەوام بی بەڵام یعنی پێش ئەوەی بچمە سەر جوابی پرسیارەکەت ینی من ئەم کورتە ڕوونکردنەوە ئێمە ینی بەداخەوە لە لای شۆفەرانی ئێمە شتێکی باو هەیە ئەڵێت سارەیەکم کڕیوە 3 ساڵە 4 ساڵەیشی پێکەم لە ڕۆن و بنزین زیاتر شتێکی ترم بەکارڕێهێناوە بووی یعنی یان تووشی کێشەی نەکردوم ئەمە غەڵەتە لەبەر ئەوەی تۆ ئەم وەکوڵە ئەم ئۆتۆمبیلە کە بەکاری ئەهێنیت تووشی داخوران و ئیستهلاک ئەبێت یعنی بەکاری ئەهێنی پێویستە لەگەڵ ئەوە شاتۆ بەدەمیەوە بیت و خزمەتی بکەیت ئەسڵ ئەوە نییە لە ئۆتۆمبیلە وەستان ڕووبات ئەسڵ ئەوەیە نابێت بوەستێ بۆ ئەوەی ئیش و کاری تۆ نەوەستێت بەڵام ئێمەوامان لاتەوە کەی ئۆتۆمبیلەکە وەستا اینجاوکم بیرمانەکەوێتەوە وەڵی خەلەلێکەیە با بڕۆیمە دوای و خەلە ئیشی بۆ بکەین ئەگەر ئێمە سرویسەکان لە کاتی خۆیان بکەین ئەو سرویسانەی کە پێویستی سیارن کە وەکو خۆراکی سیارەکەن بۆی بەکاربێنین ناکەوێتە ناو ئەو حاڵەت و ئەو خەلەلانەی کە وای لێ بکات سیارەکەمان بوەستێت بینە ناو وەرزی زستان وەکوڵێ لە ناو وەرزی زستانە ئەمڕۆ ینی وەرز بە وەرز بەڵێ پێویستە ینی ڕەچاوی هەنێک سرویس بکەین کە تەکیدی لەسەر بکەینەوە وەکوڵە ئۆتۆمبیل ینی شتێک کە زۆر زۆر گرنگە لە وەرزی زستانە ئەویش ئەوەیە ینی ئێمە ساڵی پار نمونەیەک بوو وەکو کۆمپانیا ئەمە کە کۆمەڵێکی زۆری خەڵک تووشی کێشە بووە ویشەوە بوو ینی زۆربیان احتیمامیان نەئەیە ئەسڵەن بە شێوازی ئەنتیفرەیسی سیارەکە لە ناو ڕادەتەری سیارەیە هەیە کە ئەمەش وای ئەکرد ئەم سیارەیە تووشی بەستن بێت کە دوایەوەی تووشی بەستن ئەبوو ئەوە هۆی تەقینی جاینەکانی یان ئەوە هۆی تەقینی ڕادەتەرەکەی و ئەمانە تەسیری ئەکرد لەسەرەوەی کە سیارەکەی پەک بخات و بوەستێت و اینجا جاریشتر بڕە لەبەرەوە یعنی یەکەم شت کە زۆر زۆر گرنگە ئەبێت ئێمە تەکید بکەینەوە لە ئاوی ڕادەتەری سیارەکەمان کاوێکی عادی نەبێت احتیاجی نەبێت پێویستە ئەنتیفرێسی تایبەت بەو بوارە بەکاربهێنرێت ئەمە یەک دوو شتێک کە زۆر زۆر باوە ئەویش لای ئێمە زۆر احتیمامی پێنادرێت فڵچەی پێشەوەی سیارەکەمانە ئەو فڵچانە مەفروزە ئێمە ساڵانە بگۆڕدرێ ئەنی ئەوە شتێک نییە بڵێ وەڵاهەیە عیبی نییە نا ئەمە پارچەیەک لاسیکە ئەم لاسیکە لەگەڵ ماشەڵە وڵاتی ئێماوەنە گەرمە دەرەجەی حرارەتمان ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم فڵچانە تووشیدا ینی ئیستیهلاکبوون و ستۆکبوون ئەبێت کە پێویستە بیگۆڕین ئەمەش شتێکی ترە شتێکی تر کە زۆر مهمە تەکید بکەینەوە لە هیتەری جامی دواوەی سیارەکانمان ئایا بزانین ئەم هیتەرە تووشی قەتعبوونێک نەبووە چکە ئێمە خۆمان نەزانین ینی لە حاڵاتی تەم ینی کە ناوەی سیارە گەرمە و دەرەوە ساردە تووشی تەم و بخار ئەبێت ناو سیارە پێویستە ئەم حاڵەتە چێک بکرێتەوە و زائیدان لەگەڵ ئەوەی کۆمەڵێک شتی تر هەیە ویش وەکو تای سیارە کە ئێمە بزانین ئایا تایەکانمان لە زستانە زۆر متەمتر بین بەوەی کە تایەکانمان تووشی داخوران نەبوو بێت تووشی ستۆکبوون نەبوو بێت کام شتانە کۆمەڵێک سەرویسی خێران پێویستە بۆ سەلامەتی هەم جانی سەرنشینەکان و هەم بۆ سەلامەتی وەکوڵێ کەسی ینی خاوەنی ئۆتۆمبیل کە سایق و قیادەی سیارەکە ئاکات کە ئەبێت ئەم شتانە بکاتە تا بۆەوەی دوور بێت لە کێشەوەگر زۆر باشەکان محەممەد تا چەند گرنگە شۆفێر بەدەر لە هەموو وەرزەکەمە تا چەند گرنگە کاتێک کە بەیانیان لە ماڵەوە دێتە خوارە و شۆفێری دەکات و سیفی سیارە لێ دەدات تا چەند گرنگە چێکێکی ئۆتۆمبیلەکە بکات بزانە ئاوی کەم نەکردووە بۆ سری هەر چۆرتایەکی بکات ئەگەر پەنچەر بوو بێلانەیە شەو تا بەیانی خاڵی بوو بێتەوە تایەکە ئێمە تا چەند گرنگە کە شۆفێر ئاگاداری بێت و سێرێکی تاوی ئۆتۆمبیلەکەی بکات ئەکید ئەم مەوزوعە یعنی زۆر گرنگە بۆ شۆفێر بەر لە دەرچوونی لە سیارەکەی کۆمەڵێک شت هەیە کە ئەبێت چێک بکاتەوە لە سیارەکە یعنی دیسانەوە ئەڵێم بەداخەوە بۆ کەمی زانیاری بەشێک لە شۆفێرەکانمان تەنها ئەوەیە وەکوتم سلف لە سیارەکەی بات و حرەکە بکە و بڕات تا ئەو دقەی پەچیەکەوێت کە پەچیکە و اینجا بیریەکەوێتە ها من سیارەکەم وەستا و اینجا دوای ئەوە کۆمەڵێک مشاکلی تر ڕوویتەکە بەڵێ زۆر بە تەکید زۆر تاوە ئەبێت سیارە بەر لە ئیش پێکردن ینی بەر لە دەرچوون و حرەکە پێکردنی کۆمەڵێک شت هەیە چێک بکرێتەوە وەکو ئاوی ڕادەتەرتە وەکو تایەکانتە کە ئەمانە شتی بەرچاون و دیارن و لەگەڵ لە هەمووشیان زەڕورتر لە وەرزی زستانە ئاوی فڵچەی سیارەکەت ئایا تۆ فڵچەی سیارەکەت ئاویتیایە بۆ پاکردنەوەی جامی پێشەوەی سیارەکەت زۆرێکمان هەیە تووشی ئەم کێشەیە کام حمە زۆر جار ینی
زۆر لە شۆفێران کەوتنەوە دووڕاوە ینی باز لەوە دەکەن سەبارەت بە گەرمبوونی سیارە دەڵێن زۆر جار دەبێت گەرمی بکەنی کە دەڵێن ناگەرمی ناکە و یەکسەر توانی بڕۆی ئەمە چۆنیە ڕاستە بەسەراحەت ئەمە وەکو ئەڵێ بۆ ماوەیەکی هەڵەیە بۆ شۆفێران ماوەتەوە یعنی ئەڵێت سیارەکە با گەرمکەین ئەتوانی سیارەکە ناوەی سیارەکە گەرمکەی بڵێ اینجاکم خۆم با بچمە ناو سیارەکە تۆزێک گەرمم بێتەوە ینی سەرمام نەبێت کە ئەچمەنای بەس ئێمە ناتوانین بڵێن یعنی با ئەم سیارێکە ئیش پێەکەین فترەیەک ئیش بکە هەتاوەکو گەرمە بێت و دەست پێ بکە نا سیارە تەنها ینی سیارە بە شێوازێکی وەها میکانیکی ناو مەچینە دروست کراوە کە لە مودەیەکی زەمەنی زۆر کەمان ناو ئەو سیارەیە پێویستی بە گەرمکردن ینی خۆی گەرم ئەبێت یەکسەر یعنی وەکوواڵێ تەنها ئەوەنەمان پێویستە کە ئۆیل پمپ ڕۆن هەڵبات بۆ سەر بستۆنەکان و بۆ ناو دەوران ئەم حاڵەتە پێویستی بە 15 بۆ 30 چرکە هەیە ئەم شتەش یعنی ئاماژەی دیارە ئەنی ئەماگەر هەست سێر بکەین بەیانیان کە سرفەیەنە سیارەکانمان وەکوڵە فڕی کرێنی سیارەکانمان لە یەک تۆزێک ئەچێتە سەرەوە دوای 30 چرکەیەک ئەبینین دابەزێتەوە کە دابەزیەوە یعنی سیارەکەمان ئامادەیە مەچینی سیارەکە ئامادەیە بۆ ڕۆیشتن یان هەنێک سیارەی ترمان هەیە ئاماژەیەکی گەرمی پێو هەیە کە دای ئەگرسێنی بە شیندا ئەگرسێ ئەم گڵۆپە لە هەنێک سیاراتە هەیە ئەم شینە ئەویش هەر تەنها 30 چرکەیەکی ئەوێت بۆ 1 دقە ئەکوژێتەوە کە کوژایەوە مانای ئەوەیە ناو مەچینی سیارەکە پڕۆن بووە و ڕۆن دەوران ئەکات بە مەزبوطی و تو ئامادەیت بۆ ڕۆیشتن بەڵام ئەوەی کە وەکوڵێ هەوای گەرمی سیارەکەمان هێشتا بە تاواتی گەرم نەبوو و ئەڵێن بەخوا سیارەکە ساردە نا ئەمە پەیوەندی بەوە نییە مۆزوعی هەوای گەرم علاقەی بە ئاوی ڕادەتری ناو سیارەکەتەوە هەیە و دەورانی و ئاوەی کە لە ناو مەچینایکان فترەیەکی زەمەنی کاتی ئەوێتە تاوەکو گەرمی ئەبێتەوە اینجاوەکوم هەوای گەرم باتەوە بە تۆ جارێکی تر لەبەرەوە وەکوڵێ ئەمە هەڵەیەکی باوە وەکوڵێ بۆمان ماوەتەوە بۆ ماوەهیە کە بۆ شۆفێران ماوەتەوە کە ئاڵین با سیارە گەرمکەین نەخێر لە ئێستا لەگەڵ پێشکەوتنی وەکوڵێت میکانیک و تەکنەلۆژیایە ئەم خەلە لە چارەسەرکە بەڵێ لە کاتی خۆی و سیارانەی کە کابرێتەر بوون بەڵە پێویستیان بەوە هەبوو چکە ئەسڵان هەتا بە تاواتی گەرم نەبووایە پێویست نەت ئەتوانی پێی بڕۆی ئەکوژایەوە سیارەکە بەڵام ئێستا ئەم خەلە لە نەما و ئەم شتانە هەمووی چارەسەر کرا تەنها وەکو وتم پێویستت بە 15 بۆ 30 چرکە خولەکەیە ئەنی ئەفو چرکە هەیە بۆ ئەوەی یەکسەر سیارەکەت ئامادە بێ بۆ ڕۆشت کاک محەممەدێکی تر لەو کێشانی کە شۆفێرانە بێن وەرزی زستانەوەی کاتی بارانبارین یان بەفربارین لەسەر شەقامەکان ئۆتۆمبیلەکان تووشی خلیسکانە بن هیچ ئامادەکاریکی هەیە پێشتر ئەم ئۆتۆمبیلانە بیکەن بۆ ئەوەی دوور بن لەم حاڵتە ئێمە وەکو ئامادەکاری ئەگەر بڵین ئامادەکاریەک نییە بۆ ئەوەی کە ئێمە بڵین خۆمان ئامادە کردو بۆەوەی با تەنها ئامادەکاری ئەوەیە شۆفێران دوور بن لەو شوێنانەی کە تووشی خلیسکان ئەبێت سیارە پەیوەندی نیە بە جۆری شۆفێری چۆن پەیوەندی ینی بە ئۆتۆمبیلەکە خۆی ئۆتۆمبیل زۆر جار ئستۆپ ABS پاسەکان من شتێک ڕوون بکەمەوە ینی هەنێک مەسائل هەیە هەنێک شت هەیە لە مۆزوعی سیارەیە کە تووشی خلیسکان ئەبێت سیارە ABS دەور نابینی لەبەر چی لەبەرەوەی ئەم سیارەیە لەژێر کۆنتڕۆڵی کیادی سیارەکەیان نییە ینی خاوەنەکەیان نییە زۆر جار ئۆتۆمبیلە کڕەکرێگەکە ئەمە ABS سیارەیە باڵێ لێدانەوەی ئیستۆپە ئەم بە یەک جار ئەم تایە قفڵ ناکات ینی تووشی گرتن و بەردانی ئەکات بۆ ئەوەی بە یەک جار نەچەخێت ئەمە بۆ سەلامەتی وەکوڵێ هەم سەر نشینەکانە هەم سیفتی ترە ئەم شتە لە ڕووی وەکوڵێ زانستیەوە ئەنی ئەمە لە دوای چەنەها لێکۆڵینەوە کۆمپانیەکان گەیشتە ئەو ڕادەی کە بڵین مۆزوع و سیستەمی ABS یان پێڕەو کرد لە سیاراتە بەڵام وەکو وتم یعنی ئێمە بڵین خلیسکان کۆمەڵێک شتی سەرەتایی هەن وەکو زنجیر بەستن لە تای سیارە ئەم زنجیرەکە ئەکرێت تووشی وەکوڵە شکاندنی ئەو بەفر و سەهۆڵە ئەکات هەتا بۆی پایە لەسەر ئەرز بجێگیر ببێت و وا بکات کە بوەستێ بەڵام وەکوڵێ ئەمە زیاتر بۆ کۆمەڵێک کەسان بەکارێنرێت کە ئیشیان وەکۆڵە لە ناوچە چیایەکان هەیە کە ئیشان ناوچە شەخاوەکان هەیە کە بەڵام باشترین حاڵەت ئەوەیە لە کاتی بەستەڵک و لە کاتی بەفربارینە ئێمە دوور بکەوینەوە لە شۆفێری یان زۆر بۆ حاڵەتی زەڕوری نەبێت شۆفێری نەکەین چکە کاتی بەستەڵک شتێک نییە بەنای ئەوەی کە بڵێن ئێمە
بە تەواوەتی ئێمە لە سەیفتی و سەلامەتیان لە کاتی لێخوڕێن. زۆر باشە ئاماژەمان بە شتێک نەکرد لە بیدایەتە کۆمپانیاکەتان پێم وابێت ئێوە شێوازێک لە شێوازەکان ئۆنلاینتانە ینی کەسێک کە پەکی بکرێت بەڵێ ئێمە وەکوتم کۆمپانیای ئێمە ئەوەی کە دامەزراوە لە دوو حاڵەتە ئێمە ئیشەکەین لە حاڵەتێکمانە هەیە پێوتە کەیسی ئەمەرجنسی ینی کەیسی وەکوڵە فریاگوزاری ئێمە هەر شۆفێرێک کە پەکی ئەکەوێت ئێمە لە ڕێگای هەم وەبسایتمانەوە هەم لە ڕێگای پەیجەکانی سوشال میدیامانەوە و ژمارەکان بەربڵاون ئەتوانن پەیوەندیەکەن پێمانەوە بە بەشی خزمەت گوزاریمان ئەو کیسە وەرئەگرێت و ئەینێرێت بۆ تیمی تایبەت بە و مەجالە و ئەگاتە سەر سیارەکە و لەو حاڵەتەیە سیارەکە ئەگەر لە شوێنی خۆیان چارەسەر نەکرێت تیمی گەڕۆکتان هەیە؟ ئێمە تیمی هەم گەڕۆکمانەیە هەم وەکوڵێ سێرڤیس سەنتەری جێگیرمان هەیە و هەروەها وەکوڵێ تەنانەت بێجگە لە مەسائلی ئەوە ئێمە بەشێکی تر هەیە ئەنی کۆمەڵێک زانیاری فری ئەدرێ بە شۆفێران ینی لە ڕێگەی هەم سوۆشیال میدیا هەم لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی بەشی خزمەت گوزاریمان کە ئەتوانن ئیتیساڵ بکەن بە بەشی خزمەت گوزاریەوە ئەلەو کاتەیە جوابیان ئەدرێتەوە بە شێوازێکی ئەکادمی و بە شێوازێکی تایبەت بە بواری. محەممەد دەزانی ینی بە گوێری ئەو شۆفێرانش کاتونە تەلاتان وی بەلای شۆفێر و خەڵکە و لە ئێستادا گرنگە نرخەیانی بەلای ئەفزەڵێتی هەموو شتەکانە زۆر ئەکید زۆر مهمە ئەم شتە نرخ ئەساسە بەڵام ئەبێت تۆ بزانی کە نرخێک ئەیت بەچی ئەیت ئێمە کێشەیەکێ لە لای ئێمە لای شۆفێران ئەڵێن بۆچی بە سەراحەت ئەڵێم ئێمە لای کۆمەڵێک شۆفێر فیدباکیەوەمان بۆ هاتێتەوە نرخەکەمان گرانە بەڵام لە دوای ڕوونکردنەوە بۆی کە پێوترێت سرویس لە هەموو دنیا ئەکڕێت یعنی خزمەت گوزاریە کە تۆ پێشکەشی کەسێکی یەکەیت ئەبێ حەقی و خزمەت گوزاریە بێت ئێمە بە معنای کەلیمە وەکو ئەڵێ بە تەواوی واتایەکەی سرویس پێشکەش ئەەکەین و ئەیین بە شۆفێرە لە دوای ئەوە ئێمە نەتیجەی وەکو ئەڵێ حەقی سرویسەکە وەرئەگرین ئەمە یەک دوو بەشێکی تر لە مەوزوعی ئەوەی کە ئەڵێن یعنی نرخ کە بۆ کەسێکدا بینیەکەین ئێمە ئەو شۆفێرە کۆمەڵێک شت هەیە وەکوڵە کۆمەڵێک حاڵاتی نێگەتیڤ هەیە و ڕیسک هەیە لە بەردەمیان لە کۆڵیە بێتەوە وەکەوەی کە ئەم کەسە ئیتر بۆ خۆی بە ئیسراحەت چ لە شوێنی کاری خۆیان بێت چ لە ماڵی یابێت چ لە هەر جێگایەک بێت کە پێویستی پێبێ تەنها بەس بە ڕۆیشتنی تیمەکان ئێمە بۆ لای ئەو بە ئیستیلامکردنی سیارەکەی کە بە کۆمەڵێک ڕێکارە کە لێی وەرئەگیرێت دوای ئەوە ئەم شۆفێرە بە مرتاحی خۆی دانیشێت و هەموو فۆلۆپ و فیدباکێکی پێ ئەدرێتەوە کە چی بۆ ئەکرێت چی بۆ نەکراوە بۆ سیارەکەی و لە دوای ئەوەش ئەمیشەی کە بۆی ئەکرێت بە گرنتی و بە زەمانە بۆ ئەکرێت یعنی ئەگەر هات و تووشی خەلەلێکی تر بوویەوە لە هەمان بوارە کە ئێمە ئیشمان بۆ کردووە بەبێ بەرامبەر بۆ چاکرێت بەڵام ئێستا کێشەیەکێ لە لای شۆفێرانی ئێمە ئەڵێ نرخ زۆرە ئەڕۆمە لای کەسێکی تر لای کەسێکی تر ئیشی بۆەکە وەکوڵێ یعنی مهمترین شت لە پارچەی سیارەیە شتێک ببەستی تۆ ئەگەر حەدی ئەقل ئۆرجینال نەبێت تۆ کۆپیەکی دەرەجەیەک ببەستی بۆ سیارێ لەبەرچی لەبەرەوەی ناکرێ و ناگونجێت تۆ پارچەیەک ببەستی بۆ سیارە لە حاڵەتێکە تۆ ئەم پارچەیە تیجارین یعنی کۆپیەکی زۆر لە خوار نۆرماڵیشەوەیە کە بۆ کاتێکی زەمەنی کەم دروست کراوە کە تووشی خەلەلەکە بیتەوە گەڕێتەوە بۆ لای کە کەسەکە پێڵێڵێ ئەم خەلەم بۆ دروست بەڵێ خۆ من پارچەکەم دروست نەکردو ئەوە کێشەی من نییە ینی ئەمە مشکلەکەیە بەڵام لە لای ئێمە ینی ئێمە ئیش لەسەر یان ئۆرجینەڵ یان کۆپی دەرەجەیەک ئەەکەین وەکو کۆمپانیای خۆمان و تەواوی ڕێنمایەکان ئەدرێ بە شۆفێر و لەسەر خواستی شۆفێرەکە خۆیەتی کە ئەمەی بۆ ئەەکەینەوە ئەمیشەی بۆ ئەەکەین ینی هەنێک کەیس و حاڵاتشمان هەبووە شۆفێرەکە وتوێتی من ئەم پارچەیەم بۆ مەبەستن پارچێکی عادیترم بۆ بەسن نەماتوانیوە شەکەی بۆ بکەین نەماتوانیوە کارەکەی بۆ بکەین لەبەرەوەی وەکووەتە مهمترین شت سەلامەتی گیانی سەرنشینەکە لە ناو سیارەیە ئەویش پابند و وابەستەیە بەو پارچانەی کە لە ناو سیارەکەیە بۆی دابینەکرێ و بۆی دائەندرێ یعنی کۆمەڵێک خەلەل ڕوو ئاات لە سیارەیە هیچ کەسێک بەرپرسیار نییە تاقە کەسێک کە بەرپرسیارە خودی شۆفێرەکە خۆیەتی یان بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ ئەوەڵێ ئەو تەکنیشنانەی کە کار ئەەکەن لەو بوارانەیە ئەوان بەرپرسیارن چونکە جاری وا هەیە کەسێک کە ئەڕوات بۆ ئیشکردن لەسەر سیارەکەی بۆ لای تەکنیشنێک یان بۆ لای سەرویس سەنتەرێک کە پێڵێ
سیارەکەم کێشەیەتر ئەو هیچ شتێکی لێ نازانێ ئەمەش هەڵەیەکی ترە کە هیچ شتێک نەزانین لە سیارە یان وەکوڵێ معلومات نەبوون لە سیارە ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە جارێکی تر کێشە بۆ سیارەکە دروست ئەبێت کێشە بۆ سەرنشینەکانی دروست ئەبێت زۆر شت یعنی دروست ئەبێت کە خۆمان یان خودی تەکنیشنەکان وەکوڵێ بەرپرسیارەتی ئەوواگرمان باشە کاک محەممەد لە ئێستا بەکارهێنانی خەڵک چۆنە کاتێکە لە ڕێگەی ئۆنلاینەوە سێرڤیس بۆ ئۆتۆمبیلەکانیان وەرەگرن وەکو پێم وتی بەنسبەت ئەم ئیشەی ئێمە ئەم ئیشە لە وڵاتانی تر هەیە بە شێوازێکی بەرچاو یعنی تەنانەت ئەتوانم بڵێم حکومت یعنی وەکوڵێ لە پشتی ئەم کۆمپانیانێ و وابەستن بە حکوومەتی ئەو جیان بۆ دابین ئەکرێت لەبەر ئەوەی کۆمەڵێکی زۆر شت ینی ئاسانکاریەکات بۆ حکوومەت ینی جاری وا هەیە سیارەیە کە لە شوێنێکە عاتڵ ئەبێت ئەوەستێت ئیزدیحامێکی زۆر دروست ئەکات ئەمە یەکسەر مەربوطە بە حکوومەتی ئەو وڵاتەوە بە هاتوچێ ئەو وڵاتەوە کە یەکسەر ئیتیساڵەکەنەوە بۆ کۆمپانیا ئەڕوات یەکسەر حەلی کێشەکە ئاکە بەڵام بەنسبەت عێراقمان بەنسبەت ئەم وڵاتەمان هەموو کارێکی تازە لەم کە لە وڵاتەکەیەکەی تۆزێک ترس بە خەڵکەوە دیار خەڵک زۆر ناوێرە خۆی لێبات بەڵام ئەلحەمدولیلا ئێمە لەم فترە زەمانێکەکەمەی کە دەستمان پێکردووە جوابانەوەیکی زۆر باشەیە لە لای خەڵک دەستخۆشیێکی زۆر باشەیە لە لای خەڵکەوە و وەکوڵێ مرتاحبوونێکی باشی خەڵک هەیە تاکە شتێک کە زۆر خەڵک لێ مرتاحویش پێدانی زمانەکەی بە خەڵکی ینی و مرتاحبوونی خەڵک پێدانی زمانەکە چۆنە ینی مەسەل نەگەرە و سرفسەوە خۆی نەبێ ئێوە بێ بەرامبەر بۆی ئێمە دووبارەیان بەئەکید هەر پارچەیەک لە سیارەیە کە ئێمە بۆ سیارەکەی ئەگۆڕین بە کۆمەڵێک فلتەرە ئەڕات یعنی هەم لە فلتەری بەشی پارچەمان هەم لە فلتەری تەکنیشنەکەمان کە ئیشی لە سەرەکات لە دوای ئەوە کە ڕۆیشت و بەسترا بۆ سیارەکە ئەگەر هات و خەلەل دروست بوویەوە لەو بەشەی سیارەکە لە سەر گۆڕینی ئەو پارچەیە کە بۆمان کردووە ئێمە بەبێ بەرامبەر پارچەکەی بۆ ئەگۆڕینەوە و بەبێ بەرامبەری دەستحەقی ئیشەکە و بەبێ بەرامبەری کرێی ڕێگا و چوونە لای سیارەکەش ئەمە وەکوڵێ هەموو شتێکی ئەو کەسە ئەکەوێتە فری و بە فری ئیشەکەی بۆ دووبارە ئەکرێتەوە بۆ ئەکرێتەوە جاریشت زۆر باشە کاک محەممەد بینەوە سەر بابەتەکەی خۆمان تا چەند گرنگە لەم وەرزەدا ئیدی چێکێکی باتری و برێک بکەین ئەم دووشتە ئەمانە ئایا باتری گۆڕانکاری بەسەردادێت لە وەرزێکی هاوینەوە بەرە وەرزێکی سەرما و بارانباری بەئەکید ئێمە باتری ینی هەموو باتریەک کە تۆ ئەیگۆڕیت عمری هەیە کاتێکی هەیە ئەو فەحمانەی کە لەناو باتریەکەیان یعنی وەکو پێم وتی ئەبێت ئێمە بە بەردەوامی چێک بکەین نەک تەنها لە زستانیان لە چۆنیەتی چێکردنی باتری چۆنە من لە شوێنێکا بۆ منە لە ڕێگایەکی دوورە لە ناکاو سیارم گوژێنەوە دووباردانە گرسێن خۆم شتیوان بەسەر هاتووە ئەمە چۆن چێکەکرێت کە من زووتر بزانم بەوە خۆی ئەمە ناتوانانی تۆ وەکو شۆفێر چێک بکات بەڵام کۆمەڵێک شت هەیە کێتە بەردەمت هەستی پێەکەی وەکو جاری وایە هەیە هەندێک حاڵاتێ لە درەنگ وەرگرتنی سیارەکەت یان لە گۆڕینی سلفی سیارەکەت یان لە هۆڕنی سیارەکەت یان لە کەسبوونی لایەتی سیارەکەت یان لە نەمانی چێشی سیارەکەت ئەمانە کۆمەڵێک وەکوڵێ وۆرنینگن یان وەکوڵێ ئاگادارکردنەوەن کە پێت ئەیە کە ئەم پاتری سیارێت ڕووی لە کزی بووە ئەمە لە حاڵەتێک لە حاڵەتێکی تر بڵێ تۆ 100% چکە ئەم شتانی کە من باسم کرد لە کیسی تریش لە حاڵاتی تریش ینی هەنێک شت هەیە دووبارەن ینی وەکوڵە لە یەکچوون لەم شتانەیە مەسەرەن کە کێشی سیارەکەت نامێنێ جاری وا هەیە پاتری تەسیرەکات و هەنێک جار هەیە مەوزوعی فیل پمپ و پلاک و ئەم شتانی تریش تەسیرەکات نۆزلی سیارە بەڵام باشترین شت ئەوەیە کە تۆ سیارەیەکت وەرگرت جاری یەکەمتە لەلاتە پێویستە چکاپی ئەم سیارەیە بە کاملی بکەیت ئێمە لە بیدایەتەوە کە کۆمپانیاکەی خۆمانمان دامەزرانە ینی یەکێک لە ئیشە گرنگەکانەوە بوو کە شتێکماندانە بە ناوی فەحسێکمان هێنا بە ناوی سیتیسکان کە 6 بۆ 7 فەحسی سیارەکە دەکات کە ئەو شتانەیە تەسیر و وەکوڵێش تەسیراتی ئەو سیارانە بزانین چی ئیستیهلاک بۆ سیارەکان و چ شتێکی لەسەر حاڵ ماوە و بینەوە بە فیدباک بە کە خاوەنەکەی پێی بڵێن ئەمەد لەم تەمەنەیە ئەمەد لەم وەزعەیە کە پێویستەمانە بگۆڕێ هەتا بۆچی بۆی تووشی کێشە نەبی تووشی خەلەل نەبیتەوە جارێکی تر لەبەرەوە پاتری سیارە بەڵێ لە دوو وەرزە چ زۆر ساردی چ زۆر گەرمی ئەم دوانە زەخت ئەکرێتە سەر پاتری کە پێویستە چێک بکرێت و ئاگاداری بین بەڵام لە هەمووی گرنگتر لە وەرزی زستانە وەکوتم
ڕادێتەر و ئینتیفرێزی سیارەیە کە ئەبێت زۆر محەممەد سەبارەت بە ڕایەتەر ئەو ئاوەی کە لە بازارە ئەفرۆشێت زۆر بیستومانی زۆری لە شوێت تەنانەت فیتەرەکانیش باز لەوە دەکەن کە جیاوازێکی نییە کوڕ پێویست ناکە ئەو ئاوە بکڕی دەر ئەم ئاوەی خۆمان ئای بەلو من بە سەراحەت پێت بڵێم ینی بەداخەوە بەشێکی سەرەکی ئێمە ینی وەکوواڵێ هەدەفی ئێمە لەکردنەوەی حەکیم ئەمانەیە ڕوو بە ئەکادیمیکردنی تەکنیشن بڕن ینی بەداخەوە تەکنیشنی زۆر باشمان هەیە لە بازاڕە و لە مەجای سیاراتە بەڵام ناخوێنەوە ڕیسەرچ ناکەن لەگەڵ بەرەو پێشچوونی ئاستی تەکنەلۆژیایە ناڕۆن ینی چۆن ئێمە ئەتوانین بڵێن ئەنتیفرێز فەرقی نییە لەگەڵ ئاوێکە ئەم ئەنتیفرێزە کە دروست کراوە ینی بە شێوازێک دروست کراوە مادەی کلس وەرناگرێت کۆمەڵێک پێکاتی کیمیایی لەنەوەم ئاوایە هەیە مادەی کلس ڕووی تێ ناکات بەستن ڕووی تێ ناکات ینی ئەم ئاوە بەڵام ئەم ئاوەش معنای ئەوە نییە کە یەک جار من کردمە سیارەکەەوە ئیتر تەواو ئەمە بۆ یەک جارە و تێم کردووە و هیچ کێشەیەکم نییە نا ئەم ئاوەش عمری هەیە چۆن ڕۆنی سیارەکەمان عمری هەیە و ئەبێت ڕۆن بگۆڕدرێ و کۆمەڵێک شتی تر هەیە عمری هەیە و ئەبێت دەستکاری بکرێ لە بە هەمان شێوەش ینی مەسلەی ئینتیفرێزی سیارە عمری هەیە ئەم پێکاتە کیمیایانە تووشی نەمان ئەبن و تووشی بە هەڵمبوون ئەبن لە ناوم سارێ پێویستە ساڵانە ئینتیفرێزیش گۆڕانکاری بەسەرابێن ینی بیگۆڕن ئینتیفرێزی سیارەکانمان بۆی تووشی و کێشانە نەبێت دەستخۆش زۆر سپاس بە بەڕێز کاک محەممەد عومەر بەڕێوەبەری کۆمپانیای زۆر سپاس بە ئامادە بوون لەوەمێدی کە شۆفێرانمان هەموو سەلامت بن و ئۆتۆمبیلەکانیان سەلامت بێت و دوور لە کەم و کوڕی عەزیزان هاوکارانمان سوودەکیان بۆ ئامادەکردون و گەیبیستیە فەرموو
دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە چەوەری دوین بەناوەکەماندا باس لە گرنگی وەرزشی بەیانیان دەکەین بەڵام پێش دەستپێکی گفتوگۆکەمان لەگەڵ میوانەکەمان هاوکارانمان هەر سەبارەت بۆ بابەتە ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین کە کۆمەڵێک وەرزشەوان بەیانیان زوو خەریکی وەرزشکردن دەبن کە یەکێک لە ڕاهێنەرانی وەرزشەکەیان لێرە میوانە دواتر گفتوگۆی زیاتر دەکەین لە گرنگی وەرزش و پەروەردەی وەرزش و گرنگی وەرزشی بەیانیان پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە. دابەزە بۆ شنەوە دابەزە دەستی چۆن دانی داینە شاش حوت هەشت شانەوە شانەکانی لەشمان ئۆکسیجنەری بۆ چاومان. گروپی شاخەوانی ماردین لە ساڵی 2016ەوە دەستی بەکار و چالاکیەکانی خۆی کردووە خاوەنی مۆڵەتی فەرمی و ئەندامی یەکێتی شاخەوانانی کوردستانە. ئەم گروپە شاخەوانیە وەرزشیە کۆمەڵی چالاکی جۆر بە جۆری هەیە وەکو شاخەوانی وەرزشی بەیانیان مەلەوانی پاسکیل سواری. بە خۆشحاڵیەوە ئەڵێم ئەوە ماوەی چەندین ساڵە وەرزشی بەیانیان لە ڕۆژانی یەکشەمە، سێشەمە، پێنجشەمە بە هاوکاری و پشتیوانی چەند ڕاهێنەرێکی بەڕێز لە ستافی ڕاهێنەرانی گروپ بەڕێوە ئەچێ. بۆ قاچی چەپ لە دو یەک دوو لای خۆمانەوە لە ناخی خۆمانەوە هەرچی شتێکی ئەرێنی هەیە ئەی بەخشین بە برادەر و هاوڕێ و ڕاهێنەر و کەسوکار و دایک و باوک و خێزان و ئەو کەسانی کە کاریان لەگەڵەکەین هەشۆ دەبێت بۆ لای ئێمە وەزەی خێر دەبێت. چالاکی وەرزشی شاخەوانیمان هەم وەکو وەرزش و وەکو ئارەزوی شاخەوانی بۆ ماوەی چەندین ساڵە بە شێوەیەکی ڕێکوپێک لە هەفتەیەکدا ڕۆژێک بەڕێوە دەچێت لەو ڕۆژانەی کە لە ناو شارە ئەمێنینەوە لە شاخەکانی دەوروبەری شار وەکو شاخی گۆیشە وەکو مەحموخانی دەزڵی وەکو شاخی هەزارمێر چالاکیەکەین و هەندێک جاریش بۆ چالاکی شاخەوانی ئەچینە لوچکە بەرزەکان و شاخە دوورە دەستەکانی ناوچە دوورەکان و ناوچە سنووریەکان و ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستان بۆ ئەمەش ئەتەکێت و بنەما و پرینسیپەکانی شاخەوانی پەیڕەوەکەین لە بوونی ڕێبەر و گرتنەبەری سەلامەتی و هەموو ئەو ئەتەکێت و بنەما و پرینسیپانەی کە پێویستە لە بەرچاو بگیرێن و بە خۆشحاڵیەوە ئێمە چالاکی مەلەوانیمان هەیە هەم لە مەلەوانگەکانی ناوشار هەم لەو چەم و ڕووبارانەی کە شیاوی مەلەکردن و بێمەترسین ئەندامانمان لەوێشا خۆیانیان سەلماندووە و تیمی پاسکیل سواری گروپەکەمان بە خۆشحاڵیەوە چالاکی ئەنجامەدەن دەچنە دەرەوەی شار ڕێگا دوورەکانە بڕن بە دوورایی چەندین کیلۆمەتر بە سەرکەوتوانە. ئەوەی جێگەی دڵ وڵاتیان دووارە سڵاتان لێبێ لە تێوەری دوم بەرنامەکەمانە قسەکەین سەر بابەتی ڤیدیۆکەمان کە ئەویش وەرزشکردنەوە بە تایبەتیش وەرزشکردن لە بەیانیانە بۆچی گرنگە و یاخود بۆچی پسپۆڕان ڕنماییمانەکەن بەوەی کە زیاتر وەرزشەکانمان بخەینە بەیانیانەوە و سوودێکی زیاتری هەیە. لێرە زۆر بەڕێز مامۆستا لوقمان عەبدوڵڵا ڕاهێنەری وەرزشیمان لەگەڵە و زیاتر گفتوگۆکەین. بخێربێنێ خۆ. سپاسان دەکەم. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئامادەبوونە. مامۆستا لوقمان ئەمێلەوە دەست پێ بکەم بۆچی هەمیشە پێمانەوترێ وەرزشی بەیانیان گرنگترە و یاخود بەیانیان کاتێکی باشترە بۆ وەرزشکردن وەک لە کاتەکانی تر؟ طبعا کۆمەڵێ سوودی هەیە وەرزشی بەیانیان یا با بڵێن کۆمەڵێ
ئەساسیاتی هەیە لە وەرشە مەسەڵەن یەکێ لەوانە کە لە ڕووی تەندروستیەوە پێش خۆرکەوتن و کاتی خۆر هەڵاتن کە گازێکی پێوتە گازی ئۆزۆن ئەو کاتێکی هێمنە لە ڕووی دەرونیەوە و کاتێکە کە بۆ ئینسان وەکو کات ئەگەڕێتەوە بۆ کەسانی کە بیانێ مەشغوڵن یان دەوامیان هەیە هەرشتێکیان هەیە وەزای دەنێت تۆ وردەوردانی چۆنڵێ بە بیسمیلا دەست پێەکەی بەیانیان بەنی ئیفتاحی ڕۆژەکەت کرانەوەی ڕۆژەکە تۆ بە ئەکتیڤیتێک و چالاکیەک دەست پێەکەی ئێمە لە ڕووی خۆمانەوە چەند جارێکە پرسیارمان کردو فیدباکمان وەرگرتو لەوانی کە وەرشمان لەگەڵاکەن ئەو خەڵکی کە وەرشەکە بە تایبەتی بەیانیان پرسیاران لێ ئەکێڵێ ئەو ڕۆژێک کە من وەرزش ئەەکەم تەمان ئێمە دوای نوێژی بەیانی دەست پێەکەین تقریبا 45 دقیقە ساعاتێک دوای نوێژی بەیانی دەست پێەکەین وەرشەکەشمە ساعاتێکە خەیانێ پرسیارمان لێ کردوون ئەڵێ ئەو ڕۆژە من زۆر چالاکم زۆر ئەکتیڤم و هەتا لە ڕووی دەرونیشەوە زۆر ئارامم و لە هەر شوێنێک ئیشکەم ئایا مامۆسا بێ یان کارمەندێکی تەندروستی بێ یان ناو بازار ئیشکە یا لە کۆمپانیایەک ئیشکە لە هەر شوێنێک ئیشکە ئەو ڕۆژە لە ڕووی دەرونیەوە زۆر چالاکە و لە ڕووی عمل و ئیشکردنەوە زۆر ئەکتیڤ و وزەیەکی باشەکە بۆ کەسە دەرەکەوێ بەڵێ هەڵبەتە ئەویش پێویستی بە ئامادەکاریەک گەیە بە تایبەت شەو زوو خەوت بێت ناکرێت و درنگانێک خەوتی بیت و بانی کاتژمێر 5 هەستی بۆ وەرزشکردن ئەو دانانی جەدوەلەیە چۆنیە کە بتوانانی سوود لە وەرشەی بەیانیان وەربگری تەبەنەکو باسی کرد بەڵێ ئەو کەسێک کە بێ بەیانی زوو هەستێ بێ زوو خەوێ بەڕاستی ئەو ئێستا ئەنیە چەندەوە لە مۆزوعەکە لەوانێ لابین بەڵام مەسائلی خەوتن هۆکارێکە درەنگ خەوتن هۆکارێکە بۆ ئەوی کە ئینسان هەرچەندێک دوای ئەخەوی سراحەت ناکە چونکە تۆ پێش سعات 11 بۆ 12 نەخەوی ڕژێنێک هەیە کە لە مشکی ئینسانە و ڕژێنە دەرنادرێت کە دەدرا ئیسفادەی لێ ناکەی بۆیە ئەوانەی کە درەنگ ئەخەون پرسیانیان لێکە لە دوای 12 خەون لەیەک خەون هەتا نیۆڕۆژ بخەون دوای هەڵسن تەمەڵ و بێتاقەت و جسمیان قورس و لاواز و سستە بۆیە ئەمە ئەو کەسانی کە وەرزش لەگەڵ ئێمەکەن با بڵین لە 92 سعات 11 خەون ناگەنە 12 ئەگەر بگەنە 12 پێم منوتون کە پێش 12 بخەون و خۆی ئەسڵ لە خەوتنە ئەوەیە کە هەتاگەر سەیری سیرەتی پێمە ساسم بکەیت و سەیری هەموو ژیانی وەرگین ئەبینین کە دوای نوێژە ئیشا یەکێک لەوانی کە ینی حرام کراوە یان با بڵین ئیزنی تیاوەریگیراوە کە بچیتە هەر ماڵک لە دوای نوێژە ئیشایە کەواتە ئەو کاتەدانراوە بۆ خەوتن لە دوای نوێژە ئیشا تۆی تر ئەگەر ئیشەکرد نەبێ توانی بخەوی لەبەرۆ زوو خەوتن هۆکارێکە بۆ ئەوی کە تۆ بەیانی زوو هەستی چالاک بی توانی کە وەرشەکان بە ڕێکوپێکی ئەنجام بی باشە ئەمەمسا ئەو کەسانە کامانن کە ئەتوانن لە بەیانیان وەرزش بکەن ئایا هەموو کەسێک گەنج پیر نەخۆش کەسێکی خاوەن تەندروستێکی باش کێشێنی ئەگەر لە بەیانیانە دەست بکات بە وەرزشکردن ئەو کەسانی کە وەرشەکەن لای ئێمە هەموو تەمەنێکی تایە یعنی تەمەنی تایە مەسەن 30 ساڵە 25 ساڵ هەتا تەمەنی نزیکەی 6 ساڵیشمان لەگەڵایە هیچ ڕێگریەک نییە تەمەن بە تایبەتی بۆ بەیانیان کەسێکە تر زۆر بە ساڵ هاچێ زیاتر حەزەکە بەیانیان زوو لە خەو هەستی باشترە بۆ خۆی بۆ چالاکی دەرونی بۆ باشترە بۆ دڵی باشترە بۆ هەناسەی باشترە بۆ هەموو جسمیانی لەبەر ئەوە باڵێ هیچ ڕێگریەک نییە هەموو تەمەنەکان لەگەڵ ئێمە بەشداریان کردووە لە ڤیدیۆکە شابینیم زیاتر ئەو کەسانی تەمەنیان هەیە بەشدارە بن گەنج هەمیشە بەردەوام درەنگە لەسێ پێی خۆشنی بەیانیان زوو هەستێ دیارە خۆی ئێستا کێشەکە لەوایە ینی ئەم وەشەی کە ئێمە ئەنجامی ئەین خەڵکێک بۆ مجای خۆپاراستنی تەندروستی بەکاری ئەهێنێ کەسپاس بەخوا زۆر سوودی لێ وەرگرتووە بە تایبەتی و کەسانی کە قەڵەون یان چەوری خوێنیان لەگەڵایە زەختیان لەگەڵایە شەکریان لەگەڵایە زۆر هاتوون ئیسفادەی زۆر باشیان لێ کردووە وەکو داتایە کە لە بەردەستی ئێمایە لە 92 ئەو خەڵکی کە لەگەڵ ئێمە وەرشەکە هەمە هەفتەی 3 ڕۆژ وەرشەکەین ڕۆژە تاکەکان یەکشەمان سێشەمان پێنجشەمان دوای نوێژیبانی ساعاتێک وەرشەکەین ئەمەی کە بەردەوام بێ لەگەڵمانە نەک دا ببڕێ ئەوەی کە بەردەوامە لەگەڵمانە ئەتوانێ و مقابلی بکەنیان بۆ نمونە داتا وەرگرن لە 92 ئیسفادیان کردو لە نەخۆشە درێژخایەنەکان بۆیە ئەوانەی کێنە لای ئێمە دکتۆر ترسانونی یان خۆیان ترساون لەوەی کە قەڵەون یان زەختێ شەکرەیەکیانێ بەداخەوە کە ئەوە ئەڵێم ینی ترس وایان لێکا کە بێن وەرزش بکەن خۆی لە ئەساسا پێش ئەوی بگەنە ناو بازنەی نەخۆشیەکە باشتر وای خۆیان پارێزن و وەرشەکە ئەنجام بن بۆی بتوانن هەم تەمەنێکی درێژتر بکەن هەم بە چالاکیەک و تەندروستی بژین ئەم ساارەوەش نییە کەواکە لەوەی کە ئێمە زیاتر خاوەن تەمەنەکانمان ئێستا دەستیان کردە بە وەرزش بۆ نمونە ئەگەر بەیانیان زوو بە پارکەکان نابگەڕی زیاتر کەسانی خاوەن تەمەنە بینی ئاین تەمەنیان لەسەر وترە ڕائەکەن و وەرزشەکەن و ئەو ئامێرەکانی وەرزشکردن بەکارهێنن ئەساسی وەرزش ئێستا دکتۆرێک کاتێکە نەشتەرگەری بۆ کەسێکەکە پێڵێ هەسە بجوڵێ
ئەژنۆی عملیاتەکە ئەڵێ وەرزش بکە فقراتی عملیاتەکە ئەڵێ بڕۆ دوای وەرزش بکە ڕاستە عیلاج طبیعی ئەو شتانەمان هەیە عیلاج طبیعی جیاوازە لەگەڵ وەرزش ئێمە شتێکی دوای پێکانی وەرزشی یان دوای نەشتەرگەری کۆمەڵێک وەرزشمان هەیە کە تایبەتە بەوانەی کە عملیات یان نەشتەرگەری ئەەکەن یا هەر شتێکی کەکەن بەڵام کەسەکە یا هەتا دکتۆرەکەش خۆی نازانێت چ جۆرە وەرزشێک بەو کەسانە بکە کابرا زەختی هەیە شەکرەی هەیە چاوری هەیە قەڵەوە زۆر مەسەلەن فقراتی هەیە ئێمە لە ئەوانەی لای ئێمەن ئەژنۆیان هەندێکیان تەواو نییە هەندێکیان فقراتیان تەواو نییە بەڵام هاتووی وەکو عیلاجێک ئەم شتەمان بەکارهێناوە لەبەرەوە ئەتوانین بڵێن یەکێکە لەو عیلاجانەی ئەو وەرشێکی ئێمە ئەیکەین وەرشێکی تێکەڵە یعنی وەرشێک نییە کە تایبەت بێ بە فئەیەکی معەنی گەنج کە زیاتر وەکو لە هۆڵەکانە و هۆڵی لەش جوانی بەکارهێن و کۆمەڵێ وەرشی تایبەتی و لایحەی تایبەتیان هەیە ئێمە مەجبورین هەساوین شتێ بکەین کە لەگەڵ ئەم تەمەنەوە لەگەڵ ئەم نەخۆشیانەوە لەگەڵ ئەم کەسانی کە فەقەرات و ئەژن و ئەو شتانیان تەواو نییە بگونجێ لەگەڵ ئەمانە لەبەر ئەوە ئەم وەرشەی کە ئێمە ئیکەین زۆر تایبەتە و زۆر جیاوازە لە وەرشەکانی ناو قاع و شوێنەکانی کە زۆر باشە مامۆستا محەممەد تا چەند گرنگە کەسێک کە دێتە نێوە ئەم گروپی ئەوە دێ و وەرزش بکات هەر کەسێک بێت هەر کەسێک گەنج بێیان بەتەمەند بێت تا چەند گرنگە ڕێنمایەکی پێ بدرێت کە خۆشەویست بێ ئەم وەرش ینی بێزار نەبێت تۆ باسی لایەنە زۆر باشەکانی بۆ بکەیوە بەردەوام ئەم ڕێنمایانە ئەبدەیت بکرێتەوەی کە و کەسە وازنێ زۆرن بە تایبەتی لە گەنجانە ئەمە بەدی دەکرێت چەند مانگێک وەرزش دەکات و بێزارە بێت و دوای وازی لە ئێنێ بەڵام ئەگەر ناوەناوە قسەی بۆ بکرێت خۆشەویست بکرێت ئەم وەرشە لای پێم وانە کۆڵی لێبات و بەردەوام بێ لەگەڵیان فعلا قسەکە جوانە ئەم وەرشە بێتە کەلتور یعنی من قەناعەتم وایە کە چەند ساڵێکی کە چەند ساڵی داهاتوە گەر بەم شێوەیە ئەگەر خەڵک ئاوا نان بخوا و ئاوا بخەوێت و ئاوا مۆبایل بەکاربێنێ و بەو شێوەیە بژی لایفستایل و شێوازی ژیانی بەو شێوەیە بێ بە ناچاری هەمووی ئەبێ بێتە سەر ڕێڕەی وەرشی چۆ دەست خۆی نییە ئێستا لەم مەرحەلەیە هەندێک کەس هەن خۆشەویستی وەرزش لە ناو دڵیانە هەیە ئەیکەن بەس عادەتێکی کەمن لەوانەیە لە 100 کەس 5 کەس بەو شێوەیە بێ ئەوی تری وەکو باسم کرد کە ئەوەیە کە دکتۆرێک پێڵێ مەسەن ئەبێ وەرزش بکەی لەبەر ئەوە خۆشەویستی ینی تۆ بتێ وەرزش بکەیتە ناو دڵی کەسێکەوە ئەبێ چی پێ بڵێ ئێمە زۆرجار لەو بابەتانی کە تەرکیز لەسەر زیاتر با بڵێن مێشکی کەسەکانیە تەرکیزی ئەو کەسانەکەین کە لەگەڵ ئێمە وەرشەکەن وەکو ئامۆژگاریەک زۆرتر بوارە تەندروستیەکان بۆ باسەکەین چکە لەم ڕوانگەوە تۆ ئەتوانی گەنجێک یا هەر کەسێکی کێ کاتێکە تۆ گەنجێک ئەدوێنی لەوەی کە ئەڵە جا من گەنجم چ پێویستم بە وەرزشێ تاوە جسمم باشە و سا هەرچیش بێ خۆمە ئەوانم ئەڵە ڕاستە تا تەمەنی 30 ساڵ ئێستا ڕاستە تا ئەگەیتە 30 بۆ 40 بەزەی لە دوای چیت بێ بەسەریەت کاتێکە زانی تووشی شەکرە بۆ ئاگای لە خۆی نییە چاورێکی زۆر زۆری هەیە ئاگای لە خۆی نییە ینی قەڵەو بووە نازانێت چۆن دابەزێ لەبەر ئەوە ئەکرێ ئینسان من هەموو جارەوتومە خی پەروەردگار ڕێژەیەک هەموو شتێکی هەتا گردوونی هەمووی بە تەوازون دروست کردووە ئەم جسمە ئێمە ئەگەر بۆ نمونە من ئەگەر بۆنە 100 ساڵ بژیم خی گەورە وای داناوە کە لە مودەی ئەم ساڵە بۆ نمونە باسیەکەم بۆ نمونە من بۆم هەیە 30 کیلۆ شەکر بخۆم ئەگەر ئەم 30 کیلۆیە دابشکەم بەسەر 100 ساڵەکە ئەوە من ئەتوانم بە بەردەوامی شەکر بخۆم دانراوە کە من بۆ نمونە 200 کیلۆ گۆشت بخۆم بۆ نمونە ئەگەر هاتوو من ئەم 200 کیلۆیم بە تەوازون لەگەڵ تەمەنی خۆمە خوارد ئەو کاتە توانی تا 100 ساڵەکە تۆ لە گۆشت خواردن بەردەوام بی بەڵام بەداخەوە ئێستا زۆرێک لەو خەڵکانی کە ئێستا لە ڕووی مادیە وەزنی مادیان زۆر باشە حاڵی مادیان زۆر چاکە خواردنێکی زۆریان لە بەردەسایە بەداخەوە ناتوان لە زەدە خواردنەوە وەرگرن لە تەمەنی چەند لە 40 بۆ سەرەوە کە ئەمە هەڵەیەکی گەورەیە یعنی ئێمە ئێستا سواز بەخوا شتێکە خۆین بەڵام ئەجوڵین ینی ئەجوڵین لەبەرەوە تو ئاوێک لە پەرداخی ئاو لەو شوێنەدا نەمەی جوڵێنە دوو ڕۆژی کە سێ ڕۆژی کە هاتی سێرەکەی تێگە چێڕنی پاش هەفتەیەکی کە قەوزەوە هەڵەهێنێت ئینسان وایە ئاوێک کە چێ بۆ مەسەن مبەڕیدەیەکە داناوە لە هاوینە ئەم ئاوە گەر بە هێواشی بڕوا پاش ماوەیەک ناو سۆندەکە قەوزە ئەگرێ ئەگیرێ سۆندەکە سووری خوێن و بۆرەکانی خوێنی ئینسانی ژوایە وردەگەر تۆ هەر خواردت ئەنواع شتێک تێ کرد و بۆرەکانی خوێنت چاوری لەسەرە نیشێ وای لێ تەسکە بێتەوە بە تایبەتی ئەو بۆریانەی کە خوێن ئەبا بۆ دڵ و بە تایبەتی تر شتێکێک کە بۆرێکە پێوتی کۆرۆنەری ئارتری ئەو خوێنبەرەی کە ئەمەگەر دڵ بێ خوێنەبا بۆ دیواری دڵ ئەم کۆرۆنەری ئارتریە چاوری لەسەری نیشێ کاتێکە زانی ئەڵا کابرا بەداخەوە جەڵدە لێیە یا ئەلحەمدولیلا نەمردووە بەڵام
ئەبێ ئاگای لە خۆی بێ و نازام کاتێکە ECG و تەختێتی بۆکەی سێرەکەی وەزی زۆر خراپە لە تەمەنێکی زۆر گەنجە لە تەمەنی 30 ساڵیایە ئەمە هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو تەوازنە کە تیکی هاوە هەموو ڕۆژە بەیانیان زوو کە بابەخوا دوای ئەوە چێشتێکی نیوەڕۆ شلە و برنجێکی قورس و خواردنێکی قورسەخوا ئێوارە میوێکی زۆر زۆرەخوا شەو مەحەلەبیەکە بەسەر یا شیرینیە خوانی جگەلەوە کە بەداخەوە ئێستا زاهیرێکی زۆر ناخۆش دروست بووە کە لە وڵاتی ئێمە پێشتر نەبوو مەسایلی نێرگەلە و جگەرە ئەو شتانە ئەوەژەکە بەسەریە جاگەرەمە هاتووەرشی لەگەڵانەکەی دڵنیا بەوەکو ئەو سۆندەی کە باسمان کرد چۆن قەوزەی لەسەر نیشێ بۆرەکانی خوێنی ئێمەش ئاوا بەو شێوەیە تەسک بوونەوەیان تیاڕۆیە و چەوری خوێن و هەتا مەوادی زیادی خوێن لەسەر بۆرەکانی خوێن ئەنیشێ و خوێن باش ناچێ بۆ جسمی ئەو کەسە هەندێک جار دەوالی قاچی دروسە بێ هەندێک جار جەڵدەی مێشک لێ ئەیە و هەندێک جار MI و بڵێن جەڵدەی قەڵب دڵ لێ ئەیە باشەوە ساع لوقمان بۆ ئەوەی کە ئێمە هەمومان بدور بین لەم نەخۆشیانە یاخودە و مەترسیانەی بەهۆی نەجوڵانەوە توشمانە بێ مرۆڤ لە تەمەنی چەند یاخود لە چەند ساڵێ دەست بکات بە وەرزشکردن باشە بۆی خۆی بپارێزە لەو حاڵتە ئەم پرسیارە زۆر زۆر جوانە تەواان من قەنەعەتم وایە کە خوای پەروەردگار ئەو ڕۆژەی ئەو منداڵە کە لەسکی دایکیەتی زەڕورە وەرشی پێ بکرێ کە ڕۆح کرا بە بەریە چۆن ئەلبەتە کە لە وڵاتان ببوورە پێشتە بڕۆم کە لە دایک دەبێت یەکسەر خەریکی وەرزشکردن و مەلە و ئەو شتانەی فێرەکەن منەڵم پێش لە دایک بوونیش هەر لەناو ڕەحمی دایکیەتی ئێستا ئەوەی تر دوای 4 مانگ و 10 ڕۆژەکە گەر باڵان نەچوو بم خی گەورە بڵێن ڕۆحەکە بەبەری ئەو کەسە و جسم و هەیکەلی دەرەکەی کاتێک کە سۆنەری بۆکەی ئەبێ دایکەکە وەرزش دەست پێ بکە نەخۆی کە تۆ دایک وەرزشی کرد کەواتە مناڵەکەش لەگەڵ یا وەرشەکە دایک ئەگەر هات و جگەرەی خوارد کەواتە مناڵەکەش بەشە لە جگەرەکە خوارد بەو شێوەیە کەواتە گەر دایکی دووگیان هات و وەرزشی ئەنجامما هەرچەندە من هەندێک جار لە بابەتەکە هاڵە دەرەچم بەڵام هەر ڕەتێکی تەواوی بە وەرشەوە هەیە لە وڵاتی ئێمە ئێستا ئافرەتی دووگیان چ سنتەرێک هەیە ئافرەتانی دووگیان کە وەرزشی بۆ بکرێن چه خەسەخانەیەکمان هەیە نەخۆشخانەیەکمان هەیە تایبەت بە ئافرەتانی دووگیان کە وەرشی ئافرەتانی دووگیان بکرێ بۆی ئەو مناڵە سەلامەت لای دایکان و داپیرەی ئێمە ئەگەر پرسیاریان لێ بکەین لە ناو گۆلە تەماتە مناڵیان بووە پاچەکۆڵی کردو بەیانیان زوو دوار خۆر هەڵاتن ئەتوان پرسیارکەن لەو خەڵکە ئێسەلانە بینەرانی جویان لێ وەڵاڵە ڕاستەکە داپیرەی من و هەسەن نەنکی من ئاوا بوو من خۆم بیستومە لە چەند کەسێکی ناسرا و نزیکی خۆمان و بیستومە ئافرەت هەبووە لە ناو گۆلە تەماتە منداڵەکەی بووە نەیەڵاو پیاوەکان لەولاوە بزان لە کەپرەکە پیاوەکان لەولاوە تەماتیان لەت کردو و خواردویان و سووریان کردو تۆ لە شتێکە ئەم لەم ناو مناڵەکەی بوو نەیانێڵا ئەو بزانێت خێرا مامانێکیان هێناوە مناڵەکانی کردو تەرتیب کردو یانی سیر کە ئافرەتانی تا ساڵەکانی 90ەکان و دوای 90ەکان 2000ەکان کوا نەشتەرگەری مناڵبوون هەبوو مەگەر ئافرەتێ ناساغ بوو بێ لە ڕووی تەندروستی و ئەو جایان بە لە خەسخانە عملیاتیان بۆ کرد و ئەمەلاتی ولادیان بۆ کرد مناڵبوونیان بۆ کرد بەڵام ئێستا ئەگەر ببیستی ئافرەتێ بە تەبیعی مناڵی بووە سەیری لێڵە چۆنەوە بە تەبیعی مناڵی بوو کەمە کارەساتە یەکێکە لە کارەساتەکان کە ڕەبتی ڕاستەوخۆ و پەیوەندێکی ڕاستەوخۆی بە وەرشەوە هەیە وەرزش بە معنای چی کە ئافرەتەکە کاتی خۆی پاچەکۆڵی کردووە گەڵاشکێنی کردووە بەیانیان زوو مەشکەی ژەندووە حیوانی مەسەن بەخێو کردووە ئەمە هەموو جوڵەیە ئێستا ئافرەت ێستا ناجوڵێ کە ناجوڵەی خۆ پاچەکۆڵە و تەماتە و گۆلە هین نەماوە ئەیچی بکە لە ماڵەوە بێ وەرزش بکە چۆن وەرزش بکە ئەمان لێرە دەستپێکا کە بێ سنتەری تایبەتیمان هەبێ بۆ ئافرەتی دووجان ئەبێ وەرزش بکە بۆ ئەوەی ئەو منداڵی کە لە دایکە بێ بە منداڵێکی تەبیعی لە دایک بێ و ئەم ئافرەتە نەخرێتە بەر نەشتەر و لە دایکبوون و بچێتە ناو عملیات و دوو لە ڕێوەسکی هەڵدڕن و ئەنواع ئەشکاڵ کێشە و مەشاکلی گەورەی بۆ دروست بێ بەڵام مەگەر هاتوو بە تەبیعی لە دایک بێ شتێکی زۆر زۆر ئاساییە و ئەوە ڕێژەیەکی ترسناکە کە ئێستا ناو نەخۆشخانەکانی ولادا ڕێژەیەکی زۆر بەرز کەم ئافرەت هەیە کە بە تەبیعی مناڵی ببێ و ڕێژەیەکی زۆر زۆرەوەی کە بە نەشتەرگەری مناڵیانە بێ بەداخەوە کە ڕەبتی ڕاستەوخۆی بە وەرش و جوڵەوە هەیە باشە مامۆستا هاوکارانمان ناوبڕێک وەرەگرین دوایە گەڕینەوە لات فەرموون چینە لای ناوبڕێک و دێنەوە لات
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ سینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستان لەگەڵتاندا بەردەوام دەبین زیاتر گفتوگۆ دەکەین لە بارەی وەرزشەوە. مامۆستا لوقمان ئایا تەنها کیفایەتە تەنها وەرزش ئەنجام دێنەوە جوڵانەی کە لەسەر شاشە بینیمان پێشووتر بەیانیان ئەنجام دەدرێت یاخود کۆمەڵی وەرشی تر گرنگە هاوشانی ئەو وەرشە ئەنجام بدرێت کە پێم وابێت گروپەکەی ئێوە وەرشی دیکەش ئەنجام دەدات؟ تەمەن ئەگەر کەسێک هەفتەی 3 ڕۆژ بەیانیان ساعاتێ بۆ ساعات و نیوە وەرزش بکە بە وەرشەی کە ئێمە کردومانە مەسەرەن شێوازی وەرشەکە دەستپێکردنە بە ئیحمایەک بخۆ گەرمکردن و پاشان ڕاکردن تقریبن بۆ ماوەی 20 دقەیەک و لە ناو تەمەن ئێمە تقریبن 20 دقەیەک با بڵێن یا کەمتر تەدی بەکەین لە ناوەڕاستا وەرشێکی قورس و ینی هەموو جسم ئەجوڵێنین لەسەرەوە بۆ خوارەوە ماسوولکان هەمووی و پاشان وردەوردە بە ئیستیرخایەک و بە مدیتیشنێکیان بە ئارامێکی دەرونی کۆتایی پێێنین. ئەگەر ئەم جۆرە وەرشانە هەفتەی 3 ڕۆژ و بەو شێوەیە بخواوە زائیدەن ئاگای لە نیزامی خۆراکی خۆی بێ ئەمە کیفایەتە بڵێ بەردەوام بێ دانە بڕێ نەوکو مەسەن مانگێک وەرزشکا و 2 مانگنی کە ئەمە نابێ بۆ شێوەیە و سیستەمێکی خواردن بە خۆی دانێکاڵی سیستەمی خواردن چییە؟ زۆرخۆر نەبێ. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت چی؟ ئەفەرمێ قەومێکین میلەتێکین عیدەمانەکەینە 3 بەش بەشێکی بۆ هەوا بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ خۆراک وەرە تەطبیقیکە جارجارێکە کرا بە ڕۆژوو بێ کەسەکە ئەو 3 وەرشەی کە باسمەکە و 3 ڕۆژە بەڵێ ئەمە بەسێ کیفایەتێتی بەڵام ئەکرێ مەسەن هەیە حەزی لە وەشی بەیانیان نییە ئەتوانێت بچێمە لەوانی بکە کە ئێمە ئەتوانین بڵێن ئاماژەمان پێکرد لە ناو گروپەکەی ئێمە هەیە ئەتوانێت شاغڕەوی بکە هەموو ڕۆژێکی هەینی ئێمە شاغڕەوی ئەنجامەین مەسەن بۆ شاخی گۆژێ بۆ ئەزمەر بۆ شوێنانە و مانگێک جارێک یان 2 جار بۆ شوێنێکی دوورتر ئەڕۆین ئەوەی گۆیژە بڵێن بەیانیان زووە دوای نوێژی بەیانی تقریبا تا سعات 9 بەیانی لەبەر نوێژی جومعە و شتانێ بەڵام ڕۆژەکانی کە مانگی جارێک یا مانگی 2 جار بەیانی زوو ئەڕۆین هەتا ئێوارە کەمان قورسترە و سەختترە و کاتەکەشی زیاترە شاخەوانی بەڵام باشەوە ئەمسا هەندێک کەسمان هەیە بەهۆی بوونی دەوامەوە یاخود خانمان لە ماڵەوە ئیشوکاری ماڵیان هەیە ناتوان لەو کاتەیە بێنە دەرەوە و وەرزش بکەن ئایا هیچ وەرزشێک هەیە یاخودە مەرجانێکی ئێوەیەکەن ئەکرێت لە ماڵەوە بکرێ خۆی ئەگەر بچی ئێستا ماڵەکان گەڕی زۆرێک لە خەڵک جیازێکی لە ماڵە داناوە و شوێنێکی داناوە بۆ وەرزشکردن بەزم کە پرسیارم لێ کردوون زۆربەی زۆریان لە بیدایەتەوە بە حەماسەتێکەوە ڕای کڕێ و چەند $100 پێ و مانگێ 2 مانگ بەردەوام بێ دوایی ئیتر تۆزی لێنیشێ عادەتەن لەو گروپێکی ئێمە تقریبا 30 بۆ 35 کەس بەشداریە بێ ئەگەر مدەرگبەکە لێ هاتوو نەبێ ئەو کەسی کە ڕاهێنەرەکە لێ هاتوو نەبێ ئەو کەسی کە هاتووە بە وەرشەکە هەتا پتۆڵی مەسەن 20 ناو ڕێکوپێکم بۆ بکە ئەگەر ئاگاو لێی نەبێت دەکە دەکەی تر بە شپرزەی ئەکا خۆ بە خۆشی باشە بەبەسم ئەوەیە وەرد باشترین وەرزش ئەوەیە کە بە سەرپەرشتی ڕاهێنەرێ بکرێ نەخۆت بە تەنها وەرزش بکەی ئیشی جەماعی ئیشی تیمۆرشین زۆر خۆشە
چکە تۆ هەست بە ئیلاکی ناکەی هاوڕەکانت کاتێک کە تۆ کەسێکە بینی بەرامبەر خۆتە و ژنایەکی جوانەکە جوڵەیەکی جوانەکە ئەجوڵێ لە تۆ زیاتر ڕاکردنیکی جوانتری هەیە تۆ حەزەکەی چاو لەو بکەین بەڵام ئەگەر لە ماڵەوە بی لەکوێ هیلاگووی دانیشی لەبەرەوە بە ناچاری ئەکرێ بە ناچاری سە نافرەتێکە ناتوانێت بێتە دەرەوە مەجای نییە کەسێکە کە داوامی فولە و ناتوانێت ئەوە بکە بەڵام ئەکرێ بە ڕێنمایی ڕایەنەرێک بێت کە بتوانێت چۆن وەرزش بکە چۆن دەست پێ بکە بەچی دەست پێ بکە چۆن کۆتایی پێبێنە چونکە وەرزش ئەگەر لی نەزانێ وەکو سایقی وایە تۆ سیارێکی جوان ئاخ مۆدێلی 2022 بەس بێ بە کەسێکە لی نەزانێ دانگ پێەکە زۆر باش مامۆستا یانێمە دەرفەتمان نەماوە سپاسەکەین کە میوانی بەرنامەکەمان بووی زەحمەتی کێشا زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لوقمان عەبدوڵڵا ڕاهێنەری وەرشی یاخوا بەخێر بێ سپاس دەکەین زۆر سپاس بە ئامادەبوونەوە مامۆستا حەزەتی کێشا ئێمە شیوادارین بەڵازان و خۆشەویستان پێم وابێت پێشانگایەکی شێوەکاری هەیە لە شاری چەمچەماڵ کە هاوکارانمان لەوێ بۆیان ئامادە کردوین کۆمەڵی خانم لەو پێشانگایەدا بەشدار بوون و تابلوی جوانیان نمایش کردو پێکەوە بینەری ئەو پێشانگایە دەبین. تابلۆی من باز لە وەستاندنی شەڕ دەکات بەپی ئەو مێژووی کە کوردستان هەیەی هەم لە ڕابردوو و هەم ئێستاشدا کە خۆڵم بەشێکی گەورە بووین لەو خەما کە باوکو براکەمان لە سەنگەردا بوون لە شەڕدا بوون من داواکەم شەڕ بوەستێنرێت واگە جوان سەر تابلۆکە بکەیت ئەلێرەیە ژنێک هەیە ژن باواتای ژیان دێ و لێرە شاکۆترێکێک کە باواتی ئاشتی دێ باواتی ئاشتی لە ژیاندا دێ من ئەم پەیامە ئەگە بڵێ بۆ کێ پێشکەشی ئەەکەی من ئەم پەیامە پێشکەش ناکەم بە یەک شوێن یاخود بڵێم پێشکەش ناکەم بە رووسیا یان ئەمریکا یان کوردستان ئەم پەیامە پێشکەشە بە هەموو جیهان تەنها ئەڵەم نەخێر بۆ شەڕ نەخێر بخوێن ڕژە ئەم تابلۆیە زانای بەناوبانگی ئەنیشتاینە چۆنیەتی دروستکردنەکەشی ئەوەیە یەکەم جار سکێچێکی ئەکێشین دواتر ئالەتی تایبەت بەخۆی هەیە بەو ئالەتانە هەڵی ئەکۆڵین شێوەکەی دەرئەچێت و پاشان حبری تایبەت بەخۆشیەیە کە ڕۆڵەی هەیە و ڕەنگی ئەەکەین و ئەم تابلۆیی لێ بەرهەم دێت کەس بۆ کەس ئەگۆڕێت بەڵام من وەکو خودی خۆم دوو شەو دوو ڕۆژ بەوە ناتوانم تەواوی بکەم دیارە هونەر وەرزش زۆر گرنگە بۆ قوتابخانە لە بنەڕەتیەوە تا ئامادەیەکان ئێمە ئەم شێوازەمان زۆر پێ باش بوو مامۆستای هونەرەکە 2 ساڵە تەمرین بە خوێندکارەکانەکە لەسەر وێنە کێشان بە شێوازی هەڵکۆڕین ئەسم کە شێوازێکی جوان و تازەیە تەکلیفیشی زۆر نییە بۆ ئێمە پەروەردەی چەمچەماڵ پشگیرێکی زۆر باشیامان کرد ئەمە دووەم پیشانگایەکەنەوە ئەم تەلەبە بە گشتی بەشدارە لەگەڵ مامۆستای هونەرەکەیە ئیشێکی جەماعیە خۆشە بۆ شارەکە شتێکی نوێیە ئەم پێشنگایە بەڕاستی پێشنگایی جیاوازە لەگەڵ لەگەڵ لق و پۆپەکانی شێوەکاری ئەم تابلۆیان تابلۆی گرافیکن گرافیک زۆر هیلاکیەکی زۆری ئەوێ تعامل تەنها لەگەڵ کۆنستراکتاکەی ینی دوو ڕنگ لەوانەیە ڕەش بێ یا سپی بێ یا هەر ڕێنێکی دوو ڕەنگە لەوە زیاتر ناتوانی هەر هەڵەیەکیش ماڵە لەسەرێ بۆ بابەتی گرافیک هەموو شێوەکارە ناتوانین دەستی بۆ بەرێ من بۆیە زۆر دەستخۆشیان یەکەم بۆ کاکەتوانە و ئەم خوێنکارە بە ڕێزانە و بەڕێوەبەرەکەیشیان کە دەستیان بردە بۆ ئەم بەشە گرنگەی شێوەکاری مەسەلەی گرافیک یعنی زۆر قورسە.
دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوریسین بەنامەکەمادا باز لە پرۆژەی نوری قورئان دەکەین بۆ لەبەرکردنی سوورەتی کەهف کە لە ڕابردوودا لە پرۆژەی یەکەمیاندا سوورەت لەبەرکردنی سوورەتی مولک بوو کە لێسەدا لەم پرۆژەیەدا نزیک بە 5300 کەسێک بەشدار بوون. بڕیارە ڕۆژی داهاتوو لە شاری هەولێر تاقیکردنەوە ئەنجامدرێت وە کۆمەڵێک دیاری بۆ بەشداربووان دانراوە ئەوانەی کە بتوانن نمرەی زۆر بەدەست بێن دواتر لە ڕێگەی تیر و پشکەوە ناوەکانیان دەربچێت. زیاتر گفتوگۆ دەکەین لەبارەی ئەم پرۆژەیە و بزانین پرۆژەکە چۆن دەستی پێکردووە ئاماژ لە پرۆژەکەیان چیوە تا چەند بەردەوام دەبن لەم جۆرە پرۆژانە. میوانەکەمان لە هەولێرەوە مامۆستا عەبدولمالیک بڵباز سەرپەرشتیاری پرۆژەی نوری قورئان. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سەلامی خۆی پەروەردگار لە بەڕێز زیشتانبی سوپاسی ئەو دەرفەتەتان دەکەم. سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان دیارە پرۆژەی نوری قورئان ئەوە پرۆژەی دووەمە. پرۆژەی یەکەممان بریتی بوو لە لەبەرکردنی سوورەی ئەلمولک بە تەفسیرەوە لە پشووی هاوین. پرۆژەی نوری قورئان دوو ئەو جارەیان لەبەرکردنی سوورەی ئەلکەهفە دیارە بەبێ تەفسیر. ئامانجمان لەو پرۆژانە طبعاً پرۆژەکان ڕادیۆی نور لەگەڵ تەلەڤیزۆنی نور پێی هەستاون. ئامانجتەیاندا گرنگیدانە بە بواری قورئان و فەرموودە وەکو هاندان و وەکو تەشجیعکردنی خوشکان و برایانمان لە بۆ لەبەرکردنی قورئان و لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دیارە نیەت لێرە ڕادەور دەبینیتن ئینەما الأعمال بالنیات وإنما لكل امرئ ما نوى. ئێمە نیەتەکەمان تەنها خوایە. هیوادارین ئەوانەی کە بەشداری ئەو پێشبڕکێش دەکەن مەبەستیان هەر خوای پەروەردگار و لەبەرکردنی قورئان و فەرموو دەبێ. دیارە لە قورئان بەڵگەمان هەیە کە خوای پەروەردگار دەفەرمێ فاستبقوا الخيرات ياخذ وسارعوا وسابقوا إلى مغفرة من ربكم. چەندین ئاەت باس لەوە دەکا کە ئێمە پێشبڕکێ بکەین لە بەدەستهێنانی خێر و پاداشت. هەروەها الدال على الخير كفاعله ئەوەی کەوا خێرێک ڕێگایەکی خێر ئیشێکی خێر کارێکی خێر بە خەڵک نیشان بدا هانیان بدا لەسەری تەشجیعیان بدا دیارە ئەجر و پاداشتی پێدەگاتن. بەڵێ مامۆستا عەبدولمالیک پرۆژەی ئێوە کێ بەشداری تیاکە و شوێنێک ئەنجامەدرێ و ئێوە بەرنامەتان چییە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە قەرار وایە سبەینە تاقیکردنەوەکە ئەنجام بدرێ؟ بەڵێ ئەم پرۆژەیە دیارە لە سەرەتادا ئێمە بەتەما بووین سەرتاسەری ڕای بگەینین واتە بۆ هەموو هەرێمی کوردستان بێ. بەڵام دواتر لەبەر هەندێک هۆکاری مادی و معنەوی نەمانتوانی تەنها بۆ شاری هەولێر و دەوروبەری ڕاگەیەندرا. بەڵام لەگەڵ ئەوەش خەڵکی شارەکانی تر مافی بەشداربوونمان لێ نەساندنەوە بەڵکو مافی بەشداربوونیان هەبوو. بۆیە تا ئێستا بە نزیکەی 6,000 کەس لە خوشکان و برایان ناوی خۆیان تۆمار کردووە. بێجگە لە خوشکان و برایان لە شاری هەولێر دەوروبەریشی زۆر تێدایە شارەکانی تریشی لە هەڵەبجە و سلێمانی بگرە تا دەگاتە ڕانیە و ئاکرێ و ئەوانەش هەموو بەشدارن. بەڵام بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکە یان لە شارەکەی خۆیان دەتوانێت هەمیان نەوەڵا نەمانتوانی لە شارەکانی خۆیان تاقیکردنەوە ئەنجام بدەن. هەمویان قسەمان لەگەڵ کردوون خۆشبەختانە ئامادەیان تێدایە دێنە شاری هەولێر. دیارە پارچی کانیا و لە لایەنە ڕسمیەکان وەرمانگرتووە بۆ بەیانی تاقیکردنەوەکە لەوێ ئەنجام دەدرێ. باشە مامۆستا عەبدولمالیک ئەم پرۆژەیە کە سەرپەرشتیەکات و لەلایەن کێوە ئەنجامەدرێ؟ وەکو باسم کرد پرۆژەکە ڕادیۆ و تەلەڤیزۆنی نور کە دوو دەستگای بیندرا و بیستراون لە شاری هەولێر تایبەتن بە قورئان و فەرموودە کە سەر بە بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سەی کۆمەڵی دادگەریە لە هەولێر. ئێمە بڵێن من وەکو سەرپەرشتیاری تەلەڤیزۆنی نور و برایانی تریش لە ڕاگەیاندنی مەڵبەند و ڕادیۆی نور و ئەوانە
وەکو برەی دەستەکی بەڕێوەبردن هەیە و دەستەی سەرپەرشتیاری ئەو پرۆژەیە شتەکە ئیشەکە وەکو بڵێ جەماعیە. ماوەستا کەسانێکگەن لەوانەیە ئەم سوڕەتیان هەر لەبەر بێت دەرفەتی ئەوە هەیە کە دوای ئەم بەرنامە ئێمە دەیبینن بیانێنایی خۆیان نووسنەوە ڕۆژی داهاتوو بەشدار بن لەگەڵتانە و تاقیکردنەوە ئەنجام بدەن. بەڵێ بێگومان ئێمە کە سوورەی ئەلکەهفمان دەست نیشان کرد زیاتر ئامانجمان ئەوە بوو کە خەڵکێک لەوانەیە هەر خۆی لەبەری بێ خەڵکەکیش کە لەبەری دەکا لە ڕۆژانی هەینی و شەوەکەی دەیخوێنێتەوە دووبارە لەبەرەوەی فەرمودەی تێدا لەو بوارەوە ڕاشمان گەیاندووە کە تا بەیانی دانی بەیانیش بواری ناونووسین کراوەیە دەرگای ناونووسین کراوەیە ئەوانەی پێشتریش لەبەریان بوو بێ مافی بەشداربوونیان هەیە لەبەر ئەوەی ناوەکان دەچێتە تیر و پشکەوە و زەرەر و زیانی نییە هەرچەند ڕێژەی بەشداربووان زۆر بێ. ئەو دیاریانەی کە دانراوە چین دیاریکراوە شتەکان؟ بەڵێ ئەمە ئەوەی کە تا ئێستا لەبەردەستمانە 5 سەفەری عەمرەیە لەگەڵ هەندێک لە قەلەم قورئان و لاپتۆپ و هەندێک حیجابی ئافرەتان بۆ دیارە خەڵاتەکانیش لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە هەر بەو بۆنەوەیەوە یعنی بە دەرفەتی دەزانم کە باسی بکەم چاوەڕوانیمان لە خێرخوازان زیاترە بۆ ئەوەی بتوانین زۆرترین ڕێژەی سەرکەوتوان خەڵات بکەین. ماوسامی مەلیک لە ئێستام جۆرە پرۆژانە وەکو دیاردەی لێ هاتووە و خۆشبەختانە لە شارە جیاوازەکان و کۆمەڵە کەسی جیاوازن جامی ئەدەن و سەرپەرشتیەکەن و بەشداربێکی زۆریشی هەیە. بەڕای ئێوە ئەم بەشداریە زۆرەی خەڵکی لە ناوم جۆرە پرۆژانەیە بۆچی ئەگەڕێتەوە؟ بێگومان وەکو بڵێن بەپیل هاتنی ئەو بانگەوازانە و ئەو جۆرە پرۆژانە لەلایەن خوشکان و برایانمان لەلایەن موسڵمانانی هەرێمی کوردستان بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا خەڵک ئەلحەمدولیلا بە فیتڕەت موسڵمانە و پێی خۆشە کەوا شارەزا بێ لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچەندە لە ڕابردوو و لە ئێستاشدا کاری زۆر کراوە لە پێنا و بەلا ڕێدانی و بەلا ڕێبردنی خەڵک بەڵام ئەلحەمدولیلا خەڵک هەر ڕووی لە دینە و خەڵک کاتێک پرۆژەیەکی ئەوها ئەنجام دەدەی بەو ڕێژە زۆرە خەڵک بەشدار دەبێ بەڵگەیە و دلیلە لەسەر ئەوەی کەوا ئەلحەمدولیلا خەڵک ئیسلامی خۆش دەوێ و خەڵک حەز دەکاکەوە زیاتر لە ئیسلام تێبگا زیاتر لە قورئان شارەزا بێ زیاتر لە فەرمودەکانی پێغەمبەر شارەزا بێ صلی الله عليه وسلم و ئەوە جێگەی دڵخۆشیە و نیشانەی ئیمانە ئینشاءالله. زۆر باشە مامۆستا ئەوەی جێگەی سەرنجە ئێوە لەگەڵ کاری میدیاییتاندا کە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی نور هەستاوە بەم پرۆژەیە ینی هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بەوەی کە تا چەند گرنگە هەریەکەمان بابەتێکی ینی پیرۆزی ئیسلام بگەینین و دەستمان هەبێت لەوەی کە کارێکی خێر وا بکەین کەسێکی دیکە سوود لە ئێمە وەربگرێت و بتوانێت هیچ ناچەند ئاەتێک لە سوورەتی کەهف بەیاخ و قورئانی پیرۆز بێت لەبەر بکات تا چەند ڕۆڵی دەبێت لەوەی کە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بەرامبەر بە قورئانی پیرۆز. بەڵێ گومانی تێدا نییە کە ئەمە داوە و بانگەواز لە بۆ دینی خوای پەروەردگار بەواجبمان زانیوە لەسەر شانی خۆمان دانانی ڕادیۆی نور لە شاری هەولێر تقریباً چەند ساڵێک لەوە پێش و تەلەڤیزۆنی نور بە هەمان شێوە کە تایبەتمان کردووە بە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە سۆنگەی هەستکردنمان بووە بە مەسئولیەت بە بەرپرسیارەتی بەرامبەر بە قورئان و بەرامبەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دیارە دەستگای بیندرا و بیسترا و دەستگا ڕاگەیاندنەکان زۆرن بەڵام ئێستا لە دنیای ڕاگەیاندنیشدا بابەتەکان بەرەو تەخەسوس بەرەو تایبەتمەندی دەچی ڕەنگە لە کەناڵێکی وەکو کەناڵەکەی جەنابتانیان کەناڵێکی خەبەری بە تەواوی دەرفەت نەبێ کە گرنگجوویەکی تایبەت بە قورئان بدرێ گرنگجوویەکی تایبەت بە فەرمودەکانی پێغەمبەر بدرێ صلی الله عليه وسلم بە شێوەیەکی تایبەتی ئەگەر ناکەم تا زۆر هەر لە خزمەتی ئەوەدا بووە بەڵام ئەوەی ئێمە تایبەتمەندە
يعني بابەتی تری تێدانیە غەیری قورآن و غەیری فەرموودە و وەکو جەنابت دەفەرمووی بەڵێ گرنگیدان بەو بوارانە لە سۆنگەی هەستکردنمان بووە بەوەی کەوا واجبە لە سەرشانمان ئەگەر ئاەتێکیش بێ ئەگەر فەرمودەیەکیش بێ بیگەینین بە مسلمانانی خۆشەویست. زۆر باشە مامۆستا ئەگەرم پرسیارم لەوانەیە کەمێک دەرچوون بێ لە پرۆژەکە هەمیشە بەردەوام جۆ هەموو پرۆژەیەک پێویستی بە پاڵپشتێکی دیکە هەیە ئێوەش کۆمەڵی دادگەری لە پێش هەموو ئەو پرۆژانەی کە لە خزمەت خەڵکو و لە خزمەت ئاینی پیرۆزی ئیسلامدان پێشووتر لە کاتی کۆنگرە و ئەو کاتانەدا قسە و باسی زۆر هەبوو لەوەی کە وشەی ئیسلامی لا ببرێت لەسەر کۆمەڵی دادگەری ئیدی لە بابەتی ئیسلامیەکان پاشەکشێ دەکات بەڵام دەیبینین زۆر زیاتر لە جاران بەدەم ئاینی پیرۆزی ئیسلام و بەدەم پرۆژە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە هاتووە پاڵپشتی هەموو جۆرە لەم پرۆژانەیە دەکات ئەمە تا چەند کاریگەریەکی باشی دەبێت لەوەی کە پامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر بگەێنێتە خەڵک. بەڵێ بێگومان کاتی خۆی هۆکارەکانی لابردنی پاشگیری ئیسلامی باس کرا یەک لە خاڵەکان ئەوە بوو کە ناوەڕۆک گرنگترە لە ناو گرنگە ئاتوو ئەو ڕێباز و نەهجەی کە پێشتر لەسەری بووی لێیلا نەدەی ئەگەرچی لە ڕواڵەت و لە شێوازی ناوەکەش گۆڕانکاری هەبێ. جا کۆمەڵی دادگەری خۆشبەختانە هەر لە دوای کۆنگرەی ڕابردوو کەم تەرخەمی نەکردووە لەو بابەتانەی کە پێویستی بە پاڵپشتی هەبووە و گومانیشی تێدانە ئەو پرۆژانە بەڵێ دیاریەکان لەلایەن خێرخوازانەوە دیاری دەکرێت بەڵام پاڵپشتیەکە بە شێوەیەکی گشتی ئۆرگانەکان و وەکو بڵێ ئەندامانی کۆمەڵی دادگەرین بۆ نمونە ئێمە بۆ ئەو تاقیکردنەوەی بەیانی پێویستمان بە زیاتر لە 200 چاودێر دەبێ لە خوشکان و لە برایان زۆربەی هەرە زۆری لە ئەندامانی کۆمەڵی دادگەری ئامادەی خۆیان دەربڕیا یاخود هۆڵەکانی بارەگاکانی کۆمەڵی دادگەری ڕادوێیەکان ڕیکلامیان بۆ کردووە تەلەڤیزۆنەکان ڕیکلامیان بۆ کردووە بە شێوەیەکی گشتی پرۆژەکان ئەلحەمدوللا پاڵپشتیەکی باشیان هەیە لەلایەن کۆمەڵی دادگەریەوە. پاشەوە ساڵ ئێستا کۆمەڵێک سنتەر و ناوەندی تایبەت هەن بە لەبەرکردنی قورآنی پیرۆز و فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆڵی ئەم دەستگا و ناوەندە فێرکاریانە تا چەندێ دەرکەوتووە بە کۆمەڵگی کوردەواریەوە کە کۆمەڵێک کەسیان پەروەردە کردووە هەم هەڵگری قورآنی پیرۆز و هەڵگری فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەم لە ڕووی ئاکاری و ڕەوشتیشەوە بێگومان پەروەردەکراون. بەڵێ طبعاً گومانی تێدانە ئەگەر ئاور لە مێژوو بدەینەوە لەوانەیە 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا ڕێژەیەکی زۆر کەم لە خوشکان لە برایان قورئانیان لەبەر بوو خەڵک کەمتر شارەزایی هەبوو لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی لە نێو گەنجان بەڵام دوای دروستبوونی ئەو ڕێکخراوانە ئەو ناوەندانەی کە تایبەتن بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە دیراسەکردنی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئامار بۆ دەردەکەوێت کە کاریگەری زۆریان هەبووە یعنی ئێستا ئەگەر بێت و سەرژمێریەک بکەیت لە بۆ ئەو خوشکانەی ئەو برایانەی کە ئێستا هەڵگری قورئانن لە سنجیان یاخود هەڵگری فەرموودەکانی پێغەمبەرن صلی الله علیه وسلم ئەو کات بۆ دەردەکەوێت کە کاریگەری ئەو سنتەر و ناوەند و ڕێکخراوانەی کە لەو بوارە ئیش دەکەن هەتا چەند کاریگەری هەبووە دیارە کە باسی ئەخلاق و خوڕەوشتیش دەکرێت ئینسان کاتێک قورئان حفظ دەکات کاتێک فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەبەر دەکات کاریگەری دەبێت لەسەر هەرسوکەوتی ژیانی ڕۆژانەی ئێمە مەبەستمان بەس ئەوە نییە کە ئەو کەسە قورئانەکە لەبەر بکا و خەڵاتەکە وەربگرێ بەڵکو مەبەستمان زیاتر ئەوەیە کە لەو قورئانە بەهرەمەند بێ کە ئەو قورئانە لە ژیانی ڕۆژانەیدا لە هەڵسوکەوتی ڕۆژانەیدا ڕەنگ بداتەوە بۆیە تەمەشا دەکەی ئەلحەمدوللیلا یعنی بە شایەدی دەستگا ئەمنیەکان مەسەلەن ڕێژەی تاوان و ڕێژەی جەریمە لە هەرێمی کوردستان لە چاو شوێنەکانی تر کەمە هۆکاری چییە هۆکاری ئەوەیە کەوا لایەنە ئیسلامیەکان دەستگاکانی لەبەرکردنی قورئان و فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوەیەکی گشتی مامۆستایانی ئاینی پرۆسەی پەروەردەی ئیسلامی کاریگەری هەبووە لەسەر هەڵسوکەوتی گەنجانمان لە خوشکان و لە برایان
بۆیە گومانی تێدانیە کە کاریگەری زۆر ئیجابی هەبووە و لە داهاتوش ئینشاءالله کاریگەری باشتریان دەبێ. زۆر باشە مامۆستا سەبارەت بە تاقیکردنەوەی ڕۆژی داهاتوو کە بەیانی دەکات هەینی ئامادەکاریەکان چین کاتژمێر چەند دەست پێ دەکات و ئەگەر دووبارەکەی تۆ شوێنەکەتان لە چ شوێنێکدایە؟ بەڵێ طبعاً ئێمە ئامادەکاری تەواو کراوە شوێنەکە لە پارکی کانیاوە لەسەر ڕێگای کۆیە شوێنێکی گشتیە یعنی ناونیشانەکەی معروفە هەموو کەس دەزانێت لەسەر جادەی کۆیە پشت مزگەوتی مەولانا خالید پارکی کانیا و دیاری کراوە لە بۆ ئەو تاقیکردنەوەیە. ئیتر ئەمە چاوەڕێین کە ئەو 5,000 و تقریبا نزیکی 6,000 کەسەی کە ناوی خۆی نووسیوە چاوەڕوانیمان هەیە کە زیاتر خەڵک بێت چونکە وەکو جەنابت باست کرد هەندێک کەس ناویشیان نەنووسیوە و بەڵام پێیان ڕاگەیاندوین کە دێن. ئیتر ئێمە چاودێرمان دیاری کردووە لە خوشکان لە برایان و لیژنەیەکمان داناوە بە ناوی لیژنەی خزمەتگوزاری، لیژنەیەک بە ناوی لیژنەی ئەمنی، لیژنەیەک بە ناوی لیژنەی سەرپەرشتیکردنی دابەشکردنی پرسیارەکان و دواتر وەرگرتنەوەیان و ئیتر ئەلحەمدوللا لە هەموو ڕوێکەوە ئامادەکاری بۆ کراوە. زۆر باشە زۆر سپاس دەکەین مامۆستا عەبدولمەلیک بڵباس سەرپەرشتیاری پرۆژەی نووری قورئان سپاس دەکەین کە میوانی بەرنامەکەمان بیت و خۆی گەورە پاداشتان باتەوە بەردەوام لەم جۆرە پرۆژانە و هەمیشە بەردەوام هەمومان لە خزمەت قورئانی پیرۆز دابین. تاهای سەرکەوتنتان بۆ بکەین مامۆستای بەڕێز. بەڵێ عەزیزان لە ڕانیە سیمینارێک کراوە لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی هاوکاران منبتێکیان ئامادە کردەوە بینەریەبین. ئەوەی زانستی دەڵێ دەبێتە نەخۆشی شەکرە یعنی کە کەسی هێلکەدان کە بە احتیمالە ئەتو تووشی نەخۆشی شەکرە بلێدات چونکە تووشی مشکلە بووی بەڕاستی ئێستا زۆر زیادە چونکە دایکان ئەمەش بەداخەوە ئەو نەخۆشیە زۆر زیادی کردو. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە دایکانی مە ئێستا بە هیچ شێوەیەک ئامادەنی نەشیری خۆیان بدەن یان کە تەمەنمان دەڕواتە سەرەوە تەمەن هۆکارە احتیمالە گۆڕانکاری لە هۆرمۆناتەکانمان دروست ببێ بۆیە دەبێ ئاگاداری جەستەی خۆمان بین. ئەمڕۆ ئەم سیمینارەمان ئەنجامدا بە هاوکاری ڕێکخراویشنە و ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کە کۆمەڵێک هۆشیاری و ڕێنمایی بۆ دایکان و خوشکانمان ئاراستە بکەن لەسەر نەخۆشیەکانی تایبەت بە ئافرەتان کە ئەمڕۆ لە کۆمەلگادا وردە وردە بەرە و پەرەسەندن دەچێت بۆیە پێویستە ئەو هۆشیاریانە لە ناو تاک و لە ناو کۆمەلگادا زۆر پەرەی پێ بدرێ. هەر لەو سۆنگەیەشەوە ئێمە ئەو سنوورەمان بە ئامانزگر ویستمان ئەو هۆشیاری زیاتر تێدا بڵاو بکەینەوە کە بەڕاستی ئافرەتان بە تایبەتی تر لە گوندەکان ئافرەتانێکن زیاتر شەرم بەسەریاندا زاڵە حیای زیاد بەسەریاندا زاڵە لەو ڕۆوەکە لەوانەیە نەتوانن هەموو شتێک وە بە ئاسانی لەلایەن تەنانەت خەسە نزیکانیشان باس بکەن بەڵام کاتێک کە هۆشیاریان پێدەدرێت کە ڕێنمایەکان دەزانن ئەگەر حاڵەتێکی خوا نەخواستە تووشی لەو نەخۆشیانە بن بۆی بتوانن لە زووترین کاتدا هەستی پێ بکەن و دەرچی پێ بکەن کە فریایی ئەوە بکەون سەردانی دکتۆر بکەن و پشکنین بۆ خۆیان بکەن. من خۆشحاڵم وەکو مامۆستایەکی زانکۆ کە ئەمڕۆ بەشدارم کرد لەو جۆرە سیمینارانە کە تایبەتە بە هۆشیاریکردنەوە ژێرپەنجەی مەمک و کیسی هێلکەدان و ئیلتیهابی ئەندامی مێینە کە بەڕاستی ئەو نەخۆشیانە لە ئێستادا بڵاون و زۆر پێویستە بۆ ئەو گوندانە ئەو لادیانە بکرێت چونکە بەڕاستی لە دوورە شارن و احتیمالیان توانیان نییە یان سۆشیال میدیا بە ئێرە ناگات بۆیە پێویستە ئەو جۆرە سیمینارانە ڕێ بخرێ بۆ ئەو شوێنانە و بەڕاستی یعنی لەوانەیە هەمان بێت چونکە ئەو نەخۆشیانە زۆر بڵاون احتیمالە ئافرەتانی ئێرە تۆزێک جیاواز بن وەکو شەرمکردن شەرمیان هەبێ نەتوانیان زانیاریان نەبێ لەسەر نیشانەکانی ژێرپەنجەی مەمک و نیشانەکانی کیسی هێلکەدان کە ئێستا ڕۆژانە زۆر لە زیاد بووندا چ لە ژنان چ لە کچان بۆیە بەڕاستی بە گرنگم زانی کە بەشدار بم لەو سیمینارە
بآثار هي بآثار وبني دروسته هي بستني بني ممكن ورا يعني أو محل بكان احتمال اسمه سعيد بالله دبي زي بدل أنا اشتغل أو دبي اشتغل كان بس كم مرحلة بۆ وشارکردنەوەی ئافرەتان و تەندروستی ئافرەتان کە پێویستە بەڕاستی ینی ساڵانە سێ-چوار سمینار لێرەدا بکرێ بۆ ئەوەی بۆ گرنگیدان بە تەندروستی ئافرەتان و بە هەروە وشارکردنەوەی ئافرەتان لە تەندروستی و گرنگی پێدانیان بە تەندروستی خۆیان چونکە ئێرانە بەڕاستی دوورە دەستیە لە شارەوە بە هەروەها لەوانەیە هەندێک شت هەبێ ئافرەتان ئێرانە ناتوانن بۆی بەکارنهێنانی ئینتەرنێت وشیار ببنەوە و هەروەها زانیاری پێویست وەربگرن لەبارەی ئەو نەخۆشیانەی کە تایبەتە بە ئافرەتانەوە بۆیە ئەوڕۆ ئەزیێتیان کێشە بەڕاستی مامۆستا عوسمان و هەروەها دکتۆرە ڕەناسکە ئەرکیان کێشاوە بۆ هاتنیان بۆ ئێرانە و هەروەها ئەو کاتیان تەرخان کردو بۆ ئێمە بەڕاستی جێ شانازیە و دەستخۆشیان لێ دەکەین كسفات وادي سفري أو مدفون أو أنا زيادة مكان يا شيرين جارا ويهتا وهل أعتقد بس أو زيادة نابت يا زعكات زيادة سنريكي يا أو مكان داسي يعني هم شايفوا كل زيادة كيسي مكان أو بس كسيكة جد كنت تشي أحاول رازان و خۆشەویستان دەخوازین کە تەندروست باش بن لە هەر جێگەیەکەن کۆتاییمان بە بەرنامەی تایمی ڕۆژێنا تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێری خواتان لەگەڵ کۆتایی هەفتەیەکی زۆر خۆش و پڕخێرتان هەبێ و خی گەورە ئاگادارتان بێ.